سلاوی خواتان لەبێ بینەرانی خۆشەویست لە هەر شوێنێکەوە لەگەڵمانن هیوادارین ئەمڕۆ ڕۆژێکتان باش بێ و هیوای لە ساغی و تەندروستیتان بۆ خوازین هیوادارین ڕۆژێکی پڕخێر بەڕێ بکەن لەگەڵتانین با کۆمەڵی بڕگە و بابەتەوە پێشکەشی ئازیزی دەکەین و لەگەڵ هاوکارانمان پێشکەشی تانی دەکەین. زۆر سپاس هۆنیاخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم کاتەندان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن بە کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازیش ئەمڕۆ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ هاتوونێتەوە خزمەتان ومێ دەکەین بڕگەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوودگەیاندن بێبەوەی عزیز وە تا کۆتایی پرۆگرام لەگەڵمان بمێنەوە. بەڵێ یەکێک لەو تەوارانەی بڕۆ ئامادەمان کردووە کە تەوەری یەکەممانە باس لە ڕێگاکانی گەشتن بە بەختەوەری دەکەین. ئایا بۆچی مرۆڤ هەمیشە بەدوای ئەوە دەگەڕێ بەختەوەر بێ؟ چۆن بتوانین بەختەوەر بین؟ ڕێگەکان چین؟ ئایا بەختەوەری بەڕاستی مانای دڵخۆشیە مانای ئەوەیە کە بەڕاستی هیچ خەفەتێک یاخود هیچ ناخۆشیێک ڕوونایە لە ژیانتا کاتە مرۆڤ چۆن دەتوانێت بەم هەنگاوە گرنگە بگا لە ژیانیاوە بتوانێت ئەو هەستە لای خۆی دروست بکە؟ ئایا بارودۆخ چ کاریگەریکی دەبێت لەسەرەوەی کە بەڕاستی ئینسان مرۆڤ بەختەوەر بێ یاخود بەختەوەر نەبێ؟ ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتی گرنگن. ئەمڕۆ لەگەڵ پسپۆڕێکی دەرونی باز لەم بابەتە دەکەین کە ڕێگاکانی گەشتن بە بەختەوەری چین. وەڵای زان دیارە ئەمڕۆژ سەری ساڵی کۆچیا وێڕای پیرۆزبایەکی گەرم لە تەواوی مسلمانانی جیهان و بە تایبەتیش مسلمانانی کوردستان دەکەین لە یەکی مانگی سەفەر یاخود مانگی یەکی کۆچی باس لە فەلسەفە و هەروەهاوانەکانی کۆچی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ لە شاری مەکەوە بۆ مەدینە لە پێناو چی کۆچی کرد، چۆن لە کۆچ بڕوانین کۆچ لە پێناو چی دەکرێت و هەروەها ئەو گۆڕانکاریە گەورانەی لە دوای کۆچی پەیامبەری ئیسلام لە شاری مەکەوە بۆ مەدینە هاتنە ئاراوە و هەروەها جیهانی ئیسلامی بەرەو کوێگەشت لەو بارەوە شرۆڤەی جیهانی کۆچکردنی با بڵێن پەیامبەری ئیسلام دەکەین. لەگەڵ ئەوەشدا هەڵدەین کۆمەڵێک زانیاریمان هەبێت دەستپێکیش بابزانین پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی لە وەرزی هاوین چۆن گۆڕانکاریان بەسەرداتەوە وەروەها شار و شارەشەکان پێشبینیەکان بۆ پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارەشەکانی هەرێمی کوردستان چین. ئەزیزان کە من ئەو کەسانی کاتێک پرسیاریان لێ دەکەیت کە هەست بە بەختەوەری دەکەن یاخودنا بڵێن بڵێ. بۆیە هەمیشە مرۆڤ بەدوای ئەو ڕێگایە دەگەڕێت تاوەکو بەختەوەر و ئاسوودە بێ، هەست بە دڵخۆشی بکات و هەست بە ڕەنجامەندی بکات. هەمیشە پرسیار لێرە و لەوێ دەکرێت کە ئایا ڕێگەکانی بەختەوەری چین؟ چی بکەین بۆی بەختەوەر بین؟ ئایا بەڕاستی چ شتێک وا دەکا ئەم بەختەوەریە لە ناخی ئێمە بچێنرێەوە بتوانین هەستی پێ بکەین نەک تەنها بەڕووکەش دەری ببڕین. ئەمڕۆ لەگەڵ توێژەرێک و ڕێنمایی کارێکی پەروەردەیی باس لە ڕێگاکانی گەیشتن بە بەختەوەری دەکەین. ئەویش زۆر بەڕێز مامۆستا کاروان جەبارە توێژەر و
و ڕێنماییکاری پەروەردەیی مامۆستا بەخێر بێ سپاس بە ئامادەبوونێ. مامۆستا مەبەستمان لە بەختەوەری چییە؟ ئایا بەختەوەری ئەوەیە کە ئیتر تۆ دڵخۆش بی خەم و خەفەت نەبێ ئەوەیە کە بۆ نمونە ئەو بارداخانیە بە ژیان تا هیچ تەسیرت تێنەکە سەرتا پێناسەیەکی بەختەوەری بکەین. سپاس دەستان خۆش بێت. ئێمە گەر بین بڵێ پێناسەیەکی بەختەوەری بکەین. بەختەوەری یەکێکە لە وشانی کە توانین لە هەموو فەرهەنگەکانە بیدۆزینەوە. یعنی وشەیەکی زۆر بربڵاوە. هەسا بۆنە لە زانستی دەروونناسیە توانین ئێمە ئیش لەسەر بەختەوەری بکەین، لە زانستی گەشەپێدانی مرۆییە توانین ئیش لەسەر بەختەوەری بکەین، توانین لە فەرهەنگی کۆمەڵناسیە بیدۆزینەوە. تەنانەت دەتوانین لە زۆربەی فەرهەنگەکانی تریشە کە ئیشی لەسەرەکرێ ئێمە ئیش لەسەر بەختەوەری کەین. بۆیە پێناسەکردنی بەختەوەری بۆ خۆی پێناسەیەکی گشتگیرە، پێناسەیەکی شاملەوە تا ئەوەی نییە کە تۆ تەنها بە چەند وشەیەکی کەم تۆ پێناسی بەختەوەری کەی. چۆن ئاوا لەسەر ئاستی گروپەکان لەسەر ئاستی زانستەکان بە شێوەیەکی جیاواز پێناسی بەختەوەریەکەن وارێکیان بۆ خۆیان بڵێ پێناسەیەکی جیاوازیەتان لە ڕەنگە فەلسفەکە شۆ پێناسێکی جیاوازیە بۆ خۆی بەختەوەری ئەگەرێمە لە ڕەنگی فەلسفی شۆ سەیریکەین. چووگا دواتر هەر ئایدۆلۆژیایەک هەر فەرهەنگێکی دیاریکراو بۆ خۆی تەنانەت ئاینەکانیش هەمووی لە میانی ئەوە هاتوون کە بتوانن ژیانێکی باشتر بۆ مرۆڤ دەستە بەرکە، واتە بتوانن بەختەوەری بۆ مرۆڤ دەستە بەرکەن. دوجارە گەرێمە بە کورتەکەی بێڵێن واتە ئێمە هەمومان و ئەوانەشی کە لە چواردەورمانن بە ئاینەوە بە فەلسفەوە بە هەموو بیرۆڕاکانی ترەوە بە ئایدۆلۆژیەکانی تریشە هەمویان ئامانجیان ئەوەیە یاخود مژدەی ئەوەمان پێێن کە ئێمە ژیانی خەڵک باشترەکەین بەرە بەختەوەریە بین کەواتە بۆ خۆی بەختەوەری چەمکێکی زۆر فراوانە. ئەگەر لەسەر ئاستی تاکیش سەیریکەین هەر بە هەمان شێوێ بەختەوەری لەوانەیە کە لە لای من یان لە لای بەڕێزی یان لە لای بەڕێزی بۆ خۆی جیاواز بێ. لەوانەیە کە بۆ من کاتێکە قوتابیەکەم بەختەوەری بۆ منەوە بێ کە بتوانم نمرەیەکی بەرز بەدەست بێنم. لەوانەیە کە بۆ کەسێک کە پارەیەکی بەدەستەوە نییە هەژارە لە ڕووی مادیەوە بەختەوەری بۆ لای ئەو بتوانێت پارە بەدەست بێنێ. بەڵام ئێوە کەسی کە دەوڵەمەندە بەختەوەری لای ئەو چیە لەوانەیە کە پرۆژەیەکی بۆ پرۆژە بتوانێت بڵێ سەرکەوتووە بێت بۆ من بەختەوەریە. ئەمە هەڵە تێگەیشتن نیە لە بەختەوەری. ئەمە مانای ئەوەمان پێەیە کە خۆی وشەی بەختەوەری کانی بۆ خۆی ئامانجێکە کە هەمومان بە ڕێگای جیاواز ئەتوانین بچین بۆی. تێکی چۆنە؟ ئامانجێکە هەر یەکە ڕێگای خۆی هەیە بۆ چینە بەختەوەری. ئەگەر بۆ نمونە ئەم هۆکارە نەما کە من بەختەوەر بکە ئیتر دوای ئەوە بەختەوەریە نامێنێ ئەگەر بۆ نمونەوە بەس بێت تەنها بە شتێکەوە قوتابیەک ئەو کۆلێژە ناهێنێکە بەدڵێتی ئایا ئەمە بەڕاستی وای لێکە ئیتر ئەو بەختەوەری نەمێنێ. ئەجاکەوات ئێمە ناتوانین ئێستا ئەمە شتێکی تر بکەین بەختەوەری ببەستینەوە بە ئامانجەوە. تێگەی چۆنە زۆر جار تۆ گەیشتن بە ئامانجێکت بەختەوەری بۆ دەستە بەرەکە. یعنی بۆیە ئاوا تۆزێ بە وردی لێ ئەڕوانین بۆیە و کەسانی کە ئێمە سیرمانەکەن بە تەواتی لێمان تێ بگەین. یعنی ئێمە تەنها بە شێوە شاعیرانەکە یان بە شێوە ناواقعەکەی ئیش لەسەر بەختەوەری نەکەین بڵێن بەختەوەری ئەم شتە جوانانەیە تر ئەگە نە بەختەوەری شتێکی واقعی ئێمە بێ هەنگاوی بۆ بنی. چۆن تۆ بۆ نمونە ئەگەر خوێندکارێک بی ئەگەر کەسێک بی کە تۆ بتوێت پرۆژەیەکت هەبێت تۆ بگەی بە ئامانجێکت ئەو ئامانجە ڕاستە گەشتنە بە بەختەوەری. ئێمە شەزانین کە بەختەوەری زۆر زار بەختەوەری کاتی و بەختەوەری ئامیشمانە هیچ مرۆڤێک ئەگەر گەیشتە ئەوەی کە بگات ئەوەی کە بڵێ من گەیشتمی تر بە بەختەوەری تر پێویستم بە هیچ شتێکی تر نییە ئەو کاتە ژیان ئەوەستەی تر ئێمە ناتوانین هەنگاو بنین. کەواتە ڕێژەیە بەختەوەری لە کاتێکەوە بۆ کاتێکی تر لە کەسێکەوە بۆ کەسێکی تر لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر لە کەلتورێکەوە بۆ کەلتورێکی تر جیاوازی خۆی هەیە. ئەوانی کە من ئێستا لەوانەیە کە بەختەوەرکان لەوانەیە بەڕێز بەختەوەر نەکات لەوانەیە بەڕێز بەختەوەر نەکات هەمان کاتە. کەواتە ڕێگاکان بگەیشتن بە بەختەوەری جیاوازن خۆشی بۆ خۆی چەندێکە مرونەتی تایەکە ئێمە توانین ئیشی لەسەرکەین بەختەوەری واتە شتێکی ئەوەنە جامد نییە تر من پێی گەیشتم وەکو نیە من ئێستا گەیشتم بۆ کامێرەی تر تەواوەستا ئیتر دوای ئەوە شتی تر نییە دوای ئەو کۆمەڵی بەختەوەری تر هەیە کۆمەڵی ڕێگای تر هەیە کۆمەڵی شتی ترێکە من نەتوانم هەوڵی بۆ بم. کەواتەکە ئێمە بەڕێز دوت ئەی ڕێگاکانی گەشتن بە بەختەوەرین ڕێگاکانیش بە هەمان شێوە لایەن منویان لایەن بەڕێستەوە بە هەمان شێوە جیاوازە بۆ هەموو کەسێک گەیشتن بە ڕێگاکانی بەختەوەری خۆی یاخود گەیشتن بۆ ئامانجی کە خۆی هەیەتی پێویستی بە پلان هەیە پێویستی بە کاتەیە. ئێمە هەمیشە وتمانەوە کەسانی کە ئەیانەوێ بکەن بە بەختەوەریەک کە ئێماڵین بەختەوەری ڕێژەیە بەختەوەریکی کاتی بێ پێویستە ئامانجێکی دیاریکرای هەبێ ئەو ئامانجە پێویستی بەچیە پێویستی بە پلانێ پلان پێویستی بەچیە پێویستی بە کاتەیە. هەموو ئەم شتانی کە ئێمە قسەی لەسەرەکەین بنەما و بنچینەکەی چییە کاتە کات ڕایگرتووە پرۆسێکی دوور درێژە کات ڕایگرتووە هەمومان ئێستا ئێمە کاتێکان بەرنامەیەکەین کات ڕایگرتوین تۆزێکی تر نی ساعتێکی تر منتۆ لێرەدانە نیشتین چین بۆ شوێنێکی تر ئامانجێکی ترمانێ پلانێکی ترمانێ ئەڕۆین بکەواتە ئەمە هەمووی لەسەر ئەساسی کاتە. هەچ کاتێ مرۆڤ توانی کاتەکانی خۆی بە شێوەیەکی سیستماتیک یان بە شێوەیەکی ڕێکوپێک بتوانێت دابشکە بەسەر ئامانجەکانی خۆیە بەسەر کارەکانی خۆیان و کاتاتوانی بەختەوەری بین.
کاتە بمانەیەکی تر پێناسی بەختەوەری چیە ئەمە هەمووی بود بۆی بگەین بەم پێناسە بچووکەی کە ئێستاڵێ کەواتە ئەتوانین بە مانەیەکی تر توانین بڵین بەختەوەری چیە کاتێک من توانیم هاوسەنگی لە کۆی ژیانکردنی کۆمەڵایەتی خۆم کە مەتوانم کەسێکی بەختەوەر بم لەلایانی دەرونی هاوسەنگیمە بێ لەلایانی کۆمەڵایەتی هاوسەنگیمە بێ لەلایانی پەیوەندی کۆمەڵایەتەکانم هاوسەنگیم هەبێ کە هاوسەنگیم ڕەنگە لە لیوان ئەوانەیە نەچم پەیوەندی کۆمەڵایەتەکانی هاوڕێیەتەکەم بم بە خێزانەکەم نەچم پەیوەندی کۆمەڵایەتەکانی خێزانەکەم بم بە براکەم نەچم ئەمانە هاوسەنگیم لە نێوان ئەمانەیە ڕاگر لایەنە دەرونیەکەی خۆم بە هەماشەوە هاوسەنگیم ڕاگر کە من توانیم لایانی دەرونی خۆشم هاوسەنگی ڕاگرم پەیوەندی کۆمەڵایەتەکانم چۆن ڕێخم توانیم پەیوەندیە دینەکانی خۆم پەیوەندی فەلسفەکانی خۆم فکرەکانی خۆم چۆن ڕێخم لەوانەمانەیە هەمووی هاوسەنگی ڕاگرم لایەنگری بۆ کەسیان نەکەماتە بابەتیانە لە شتەکان بڕوانم لەو کاتەدا بە شێوەیەکی ڕژیم نەتوانم بەختۆریەکی کاتی بۆ خۆم اینکەم دەستە بەرکە کەواتە ماوەسا کاروانەگەر با بڵێن بەختەوەری بۆ مرۆڤێک باستان لەوە کرد کە جیاوازیە بەڵام بەگشتی لە کۆتایی پێناسەکەیە ڕاگررتنی باڵانسی نێوان ژیانی تایبەتی خۆت و پەیوەندیەکانت بەڵام ئەم ڕاگررتنە ئاسان نییە بۆ کەسێک کە ڕەنگە ڕۆژانە پێویستی بۆ بکە 8 کاتژمێر ئیش بکە بۆ کەسێک ڕەنگە زیاتر لە 8 کاتژمێر ئیش بکە یا جۆری کارەکەی بە شێوەیەک بێ ئەوەندە هیلاک بێ ڕەنگە پێویستی بە چەند کاتژمێرەکە بێت تا پشوور بێ ئەمە دیسان نامان باتۆ لای خاڵی ئەو باس لەوە کرد لە کۆمەلگایەکەەوە بۆ کۆمەلگایەک لە بارەدۆخێکەوە بۆ بارەدۆخێک ڕاستەوە خۆ ئێمە بمانێنەوانەوێت چەندێکیش هەوڵ بین بەختەوەر بین بەڵام ئەو واقعی لێی دەژین کاریگەری لەسەر ئامانج و بەختەوەر بوونمان دەکات واقع هەمیشە ئەتوانین بڵین هەموو ناجێگیریەکی تر ناجێگیریەکە کۆمەڵایەتی بێ دەرونی بێ سیاسی بێ اقتصادی بێ کاریگەری لەسەر بەختەوەری مرۆڤ دروستەکە ئەمە ژەر بە شێوەیەکی ڕێژەیەکی کاریگەرێکی لەسەر دروستەکە چونکە مرۆڤ دوجار لەناو ژیانێکی تاکیایە ئەنج لەناو ژیانێکی کۆمەڵایەتیە کاڵین ژیانە تاکیەکە چیە واتە ئێمە هەندێک جار ئەو شتانی کە لەناو ناخی خۆمانایە تێگی چۆنە پێیوەستە بە کۆمەڵشتی ناخی خۆمانەوە ئەنج دوجار ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەناو کۆمەلگایە دروستە بین ئێستا زۆر جار ئێمە وتەیەکەیە شتێکی لەناو خەڵکا زۆر شایعە بەختەوەری ئەوەی کە تۆ لە دەرەوە بەدوایەکرێت لەناو ناخی خۆتایە ئەم ڕستەیە زۆر ڕاستە زۆر ڕاستە ینی زۆر گەرۆکو دەرووناسی لێ بڕوانیە گەرۆک و تەنمی بە شەریژ لێ بڕوانی ئەم قسەیە زۆر ڕاستە بەختەوەری زۆر جار تۆ لەناو ناخی خۆتە ئەتوانی دەستە بەریکەی کاتێک کە تۆ ئێمە نمونەی زۆر سادە ئەنینەوەی کەسان لێمان تێبگا کاتێک کە تۆ لەگەڵ خێزانی خۆتا لەگەڵ ماڵ و مناڵی خۆتا دانیشتووی ئەتوانی کاتە بەختەوەرەکانی خۆت زیاکەی ئەو پەیوەندی بە ناخی خۆتەوە هەیە تێگی چۆنە ئەو مرۆڤ پەیوەندی بە ناخی خۆی هەیە کاتێک کە من کە لە ئیش گەڕامەوە ئەو زەختە ئەو لۆدی کە تۆ باسیەکەی لە ئیشەکە لەسەرمە بە 10 ساعتی کارکردن بە 8 ساعتی کارکردن یاخو شتێکی تر بەڵام خۆتوانم کە هاتمەوە ناو ماڵ و مناڵەکەم بزیەکیان بۆ بکەم پێکەنینێکیان بۆ بکەم باشە ئەمە بۆ خۆی بەختەوەری لە خێزانەکە دەستە بەرەکە خۆتوانم دەستی بێنم بەسەری مناڵەکەم ئەوجارێک بیگرمە باوەشم باشە ئەمە بۆ خۆی بەختەوەری لە لای مناڵەکەم دروستەکە ئەها من بۆیە پێ دەڵم بەختەوەری زۆر جار ئێمە با بۆ شتێک زۆر گەورەیەلی تێنەگەین کە ئێمە نەتوانین هەنگاوی بۆ بنین یاخود وا لە خەڵکی تێنەگەینین کە ئیتر ئەگەر بۆ نمونە من لایانی مادیم خراپ بوویتر ناتوانم بەختەوەر بم من ئەگەر لایەنێکی بۆ نمونە کێشەیەکی کۆمەڵایەتی میتر ناتوانم بەختەوەری بەدەست بێنم نه ئێمە بۆ ئەڵین هاوسەنگی لە نێوان ئەمانەیە هاوسەنگی لە نێوان ئەوایە کاتێک کە من کێشەم هەیە بەڵام کێشەم لەگەڵ تۆی بەڕێزانیە بۆ لەگەڵ تۆیە بەختەوەری تۆ تێک بم کە دانیشم لەگەڵ تۆیە خۆ کێشەم لەگەڵ تۆیانی من خۆم کێشەم هەیە کەواتە با لە نام ناخی خۆمان ئەو کێشەیە خۆم بۆ خۆم چارەسەریکەم نەک ئەم کێشەیە بەرمە دەرەوە بۆ کۆمەلگا زۆر جار ئێمە کێشەکانمان لەگەڵ تاکە ئەوەیە کاتێک کە من کێشەیەکمە بێ لە ماڵەوە ئەچم بە سیارەکەمی ڕێشم باشە لەسەر جادەکە بەسەری ئێڕۆ تێگی کەشی جادە و بەختەوەری کۆمەڵی کەسی تریش تێگەیە لەوانەکە و هاتی بێتە دەرەوە بۆ نەخێزانێکی تر هاتی بێتە دەرەوە کەشێکی خۆش وەرگێ لەگەڵ ماڵ و مناڵەکەی بچێتە مەطعەمێک دانیشە تۆ لەوانەیە کە بە شێوازێک لێ خوڕین لەگەڵیا کە من خۆم کێشەمەیە هیچ پەیوەندی بەوە نییە بەختەوەری ئەویش خەمە مەترسیۆ زۆرجار لێشی تێگێ من بۆ یەڵم باڵانس وەرگرتنە لە نێوانەوانێ با ئێمە خۆمان لە ناو ناقی خۆمانە ئەو کێشانی کە بۆ خۆمانە لەگەڵ کەسی خۆمانە یاخود لەگەڵ ئەو کەسانی کە کێشەوانێ بتوانین گفتوگۆیکەین بەڵام کە بەڕێزت پەیوەندی بە کێشەکەی منەوە نییە بۆ لەگەڵ تۆ دانیشەوە گفتوگویەکەم و ئارامی تۆ شتێک بم لە هەمان کاتە کەواتە بەختەوەری تۆ ئەگەیت ئەو ڕادەی کە کۆمەڵێشتی دیاریکرای هەیە زۆر جار شادیەکی کەم پێکەنینێکی کەم باشە ئەمانش بۆ خۆی چیلەکە دەستکەوتێکی گەورە ئیلا ئەوە نەخێ مەرج نییە زۆر جار لەوانەیە کە چاخواردنەوەیەک لەگەڵ هاوڕێیەک تا کە دوو قسەی خۆشت بۆکە بە خۆت بەختەوەری بەدەزێنێ بەختەوەری کاتی بۆ بەدەزوانێ لەو کاتەیە کەواتە من بۆیە ئەمە ئەڵێم
زۆر جار من لە زۆر بەرنامەی ترابینەوە بەختەوەری بۆ شتە زۆر ئەها بە کێوێکی زۆر گەورە لە بەریان دەگەستون تاک زۆر جار زۆر بە بچووکی لە بەرامبەری خۆی بینێت ئەمەشە زۆر جار ئێمە کاریگەری لەسەر هەرزەکارەکان و کۆمەڵی کەسی تر دروستەکە یان خودەوانی کە گرفتێکی دەرونیانی تر من ناگەم بە بەختەوەری تەواو ڕائەوەسێ لەگەڵیە زۆر جار تووشی گرفتی تری دەرونیەکە تووشی خەمۆکیەکە تووشی ئەوەیەکیت ڕاوەستێ لە بەرامبەر چی لە بەرامبەر ژیانکردنی کۆمەڵایەتی خۆی ڕاوەستێ تەواو من هەمووی ئەوە بینێت هەموو بەختەوەری خۆی لەوا بینێتەوە سیارێکی جوانی پێ بنەخێت لەوە نییە با ئێمە ئەم تێڕوانینە بۆ بەختەوەری لە لای تاک بالا بەرین کۆتایی پێبێنینەمە مامۆستاکار ڕەنگە ڕۆژگارێک ئۆجاخێکی ڕۆشنی ئاگردانی ماڵە یاخود چرایە کە هەبوو بێ ئەمە ئەو پەڕی هۆکارەکانی بەختەوەری بوون و ماڵێک بەختەوەر بوو بنیاوە خۆت تۆزێک ژەمی ئێوارە هەبوایە کاتی بوو ئێستا ئەو پێشکەوتنانەی ژیان وای کردووە بتێونێتەوە کۆمەڵی خواست زۆرە خواستەکانی ڕاستخۆ کاریگەریان لەسەرەوەی تو ئارامتر بی و بەم شێوەش ئەمێ ئەوە بپرسم هەمیشەڵێن پارە چڵکی دەسە ئەمە بەکەم تەماشاکردنی پارەنی و خۆتزیینۆنی لە واقعەکە لە نێوان بەختەوەری و پارەیە ئەمانە ئەگەر عقلێکی سەلیم هەبێت لە پشتیانەوە چۆن نەتوانێت هاوسەنگی دروستکە بوونی چەندێک بەختەوەر دەکا و نەبوونی چەندێک دەبێتەوە هۆی بە هەردوو بارەکە ئایا هەم بەختەوەر دەکا و نابەختەوەریا خۆت بە پێچوانەوە نەبێ هەر باشتر سەرێش یەکەمتر ئەمەی بەڕێز دوو فەقرە و فەقرە یەکەمیان تا کۆمەلگا بەرەو پێشەوە بڕێ تا پێداویستەکانی کۆمەڵایەتی مرۆڤ زیادکە بەختەوەری کەمە بێتەوە ئەمە هەر بەبی توێژینەوە یانی ئەمە قسەی من نییە چکە بۆچی ئەو مرۆڤانی کەوا هەستەکەن هەمیشە خۆر لەو دووکیەوە ئەچێتە ئەو دووکیەوەکە و بەیانێن لەو دووکیەوەکە ئەمانە بەختەوەرترین مرۆڤن بۆچی لەبەرەوەی بەدواداچوون ناکەن بۆشت مرۆڤ تا مێشکی ئاڵۆز بێ تا بیر لە شتەکان زیاتر بکاتەوە بەختەوەرەکانی کەمترە بێتەوە ئەو مرۆڤانی هەمیشە بە دوای شتا ئەگەڕێن سابۆ نمونە کەسێک بۆچی ئەوانی کە هەمیشە کە زۆر زیرەکەن لە دواییە سیرەکەی هەم بەختەوەری کۆمەڵایەتەکەیان تێگەچێ هەم بەختەوەری تاکەکەشیان تێگەچێت سوسیری کە زۆربەی ئەوانی کە زۆر زیرەک و بلیمەتەکانن ئێماگەر لە بواری فەلسەفە و فکرا لێ بڕوانین ئەڵێ شێتی لە دوای بلیمەتیەوەیە هەڵێوانەی کە زۆر بلیمەتە بن ئێترەچون بەرەو مەرحەلی شێتی بۆچی لەبەری بەختەوەری تاکی خۆشیان لە دەستێن ئەمەە بیرەکەنەوە ئەمەە ینی ئەنووسن ئەمەە خوێنەوە ئەمەە بیرەکەنەوە لە چوادۆریان تەنانەت کاتێک کە سەیری ئەو مێزە ئاکاوە کومن تۆ سەیری ناکە بیر لەواکاتە چۆن ئەمە دروست بە کاتێک کە سەیری بوون ئەکا بە شێوەیەکی گشتی لە ناوجیانە ئەم بوونە چۆن دروست بووە ئەم جۆرە بە دوواداچوونە مرۆڤ بۆ خۆی ئەمە بەپی توێژینەوە ینی بەختەوەری تاک کەم ئەکاتەوە تەنانەت بەختەوەری کۆمەڵایەتەکانی شکەم ئەکاتەوە زۆربەی ئەوانی کە نووسەری زۆر باشن زۆربەی ئەوانی کە زۆر ئەخوێننەوە سیرەکەی کەمترین پەیوەندی کۆمەڵایەتەکانیان هێنە ناو کۆمەڵگەیە زۆرتر فەشەد ئێن لە پەیوەندی کۆمەڵایەتەکان لە چوونە ناو کۆمەڵگەوە زۆرتر بۆ خۆیان ئەگرن ناو کۆمەڵگەیە ئەمانە جۆرێک لە بەختەوەری کە دروست ئەبێت لە تێکەڵابوونی کۆمەڵایەتی لە تێکەڵابوونی ژینگە کۆمەڵایەتەکان ئەمانە لە دەست ئێن ئەم جۆرە کەسانە کەواتە ئێمە ئەگەینە ئەوەی کە زۆرتر ئەوانی بە دوواداچوون بۆ کۆمەڵی شتەکەن بەختەوەرەکانیشان هەمیشە لە دەستێن ئەمە بەشێکیانەوەی بە هەماشیەوە بۆ زیادکردنی پێداویستەکانیش عینەشتە ئەو کەسی کە لە وەختی خۆی لە لادیەکە بۆ کەمترین پێداویستە کۆمەڵایەتەکانی هەبووە کەمترین پێداویستی کۆمەڵایەتەکان چی بووە ئەو ئەگەر تەلەڤیزیۆنێکی بووە یان نی بووە لەوانەیە کار کارەباش نەبووی پێ لە دێکەیە نە مۆبایلێکە بۆ نەشتێکە بۆ نەوەکو من و تۆ بزانین ئایا مۆبایلەکەمان ئەمە مۆدلی چەند مۆدلی چەند بچین هەڵی ببووین مۆدلی مۆبایلەکەمان بگۆڕین مۆدلی ناوماڵەکەمان بگۆڕین و ئەوە بگۆڕین ئەم شتانە لەناو لادیان نەبووە باشە بۆیە بەختەوەری لەو شوێنانەیە شێوەیەکی زۆر فراوانی هەبووە ئەوان دانیشتۆ بەزەوەی ئێوارەکە ئەگەر ناخواردنێک هەبوو بێ هەموو خێزانەکە بێکەوە دانیشتون کوی کردنەوە شازێکی بەختەوەری بۆ تاو کێشەکەیان نەمە بووە یان شوێ دانیشتن کۆمەڵی قسەی نەستەقن و کۆمەڵی گۆرانی بێکەوە بڵێن کۆمەڵی شتی دینی بێکەوە باسکەن ئەمە بخۆیان بەختەوەری بووە ئەم جۆرە مرۆڤانەواتە مرۆڤ هەتا سادە بێ بەختەوەری کۆمەڵاتی تیا زیاترە هەتا کۆمەلگاش ئاڵۆز بێت و بەرەو ئاڵۆزی بڕات و پێداویستە کۆمەڵاتەکان زیاکە بەختەوەری تا کەمێ بێتەوە ئێستا ئەو بەختەوەری کە لەناو کۆمەلگایەکی داخراوی کەلتوری ئابەدی ئەەکەین باشە لەناو کۆمەلگایەکی کراوی ئەوروپیا بەدی ناکەین ئێستا ئەگەر بچی ڕاپرسی بکەین لەناو کۆمەلگایەکی ئەوروپیا زۆرتریان لیان پرسی بەختەوەری چ زۆربیان لێ نابەختەوەرین بۆچی بە بەردەوام بە دوای پێداویستەکانی ژیانە ڕائەکەن بەڵام لەناو کۆمەلگایەکی داخراوە هەر کۆمەلگایەکی داخراوە یاخۆ کلانێک ڕێگرن ناو هندستانە یاخۆ ناو شوێنێکی ترالی پرسە بەختەوەری چاڵێ من زۆر بەختەوەرم تا هیچ مشکلەیەکم نییە باشە لەبەرەوەی تاو پارۆنانەکەی دەستکەوتو ئەیخوا ژیانێکی سادی خۆی ئەباتە سەرکەواتە ژیان هەتا سادە بێ بەختەوەریەکان زۆرترن هەتا ئەڵۆزیش بێ بەختەوەریەکان زیاترن بە هەمان شێوە بۆ بوونی پارە شەرعی نەشتە پارە بەختەوەری دروست ئەکا بەڵام نەبوونیشی بەختەوەری ناسەنێتەوە ئەمێ مانایەمان هەبێت باشە کەم نین ئەو مرۆڤانی کە ئێستا
پارەیان نییە وەکو ئەوی کە تۆپیێڵی سەرمایە گوزاریەکی زۆری هەبێ لە ڕیمادیەوە بەڵام بەختۆریکی زۆر باش هەنێ لە ماڵ و مناڵەکانیان کەم نین ئەوانی کە پارەیەکی زۆری شانەیە سەرکەوتو نەبوون لە ڕێژیانی کۆمەڵایەتی و شانی هاوڕێتی و کۆمەڵی ژیانیترەوە هەمان ئێستا کابرا هەیە لەوانەیە کە زۆر دەوڵەمەند خۆی انتحارەکە خۆی کوشێت ئێگەرە ئەگەر بەختەوەر ببوو خۆی کوشێت باشە زۆر جار ئەمانەش کە پارەداریشن بۆ خۆیان ئەمەنەی مەژغوڵن بە پەیداکردنی پارە بە پەیداکردنی کۆمەڵێشی ترەوە ئەسڵەن ئەو شتی کە پێویستە بە بەختەوەری و ئەسڵەن ئەو شتانی کە ژیانکردنی کۆمەڵایەتی لە ناو خێزان و ناو هاوڕێکانی دروستیەوە ئاسان هەرمەجاری نیەمانە بکە کەواتە ئەتوانین مامناوەندی ئەتوانین بڵین لە ڕووی مادیەوە زۆر جار زۆر باشترە لەوەی کە کەمتر بی یاخود زیاتر بی بەڵام مامناوەندەکە چۆن بێەوەش دەتوانێت کە مرۆڤ هەڵی بۆ بات و بەدەستیشی مامۆستا کێ ئەو بەختەوەریە ئەتوانێت لە ناخی ئێمە بچێنێ یانی زۆر جار دایک و باوکێک بە کورتەکەی خۆمان بۆی جاواب بەمەوە زۆر جار دایک و باوک مناڵ بە شێوازێک تێگەێنێ لە ڕوانگە ئیسلامیەکەەوە ڕەنگە مناڵێک بیبیستێ بڵێ پەرستش ئەوێتە بەختەوەری بۆ تۆ دەروناسێک بڵێ لە ناخی خۆتە تەنوێکی بەشەری بڵێ بەیانیان هەستە و لە بەردەم ئاوێنەکە پێ بکەنەوە ڕۆژێکی نوێ بێ وعنی ئەم ڕوانگە جیاوازانە هەیە کەواتە لە کۆتاییدا ئێمە چۆن ئەم هاوسەنگێن لیان ئەم هەموو لایەنانە ڕاگرین کە هەر یەکێک بە شێوازێک پێمانەڵێ ڕەنگە ئەوە لە خۆشمان دوورکەوینەوە و ئیتر پشت بەوانە ببەستین تا ڕادێک ئەگەر ئەو هۆکارانەمان ئیتر بگەڕینەوە سەر باردۆخەکە کۆنەکەی خۆمان من بەیەک جێڕژاوی ئەمە دێمەوە هەندێک جار مرۆڤ بۆ دەستکەوتنی بەختەوەری خۆی لە دەستەیە تێگەی بۆچی یعنی تۆ زۆر جار کە ئاڵم بەختەوەری مرۆڤ ئەم ڕستەیە ئەوەمان پێڵێت هەموو مرۆڤێ بۆ خۆی بەختەوەری هەیە هەموو مرۆڤێ بۆ خۆی بەختەوەریەکی هەیە من تۆ یەکێکی ترەوانی کە زۆر مەشاکلی گەورەشیان هەیە بۆ خۆیان بەختەوەریکی خۆیان هەیە واتە ناو ژینگەیەکی بەختەوەری خۆیانە هەن بەس ئێمە گرفتەکەمان لەوایە بۆ ئەوەی بگەین بە بەختەوەریەکی تر با بەختەوەریەکی تر ئەمە وا ناوبرین با بگەین بە پارە بە پرۆژەیەکمان بە سەرمایە گوزاریەکمان بە دەرەجەیەکمان نازان بە پێگەیەکی کۆمەڵایەتی ئەم بەختەوەری کە ئێستا هەمانە ژیانکردنی کۆمەڵایەتی ئەمەشمان لە دەستین زۆر ڕادی ئێمە ناتوانین پلان لەسەر ئەم بەختەوەریە دابنین بۆی زیاتریکەین بەختەوەریەکانمان تێگەی مرۆڤ ئەبێ بۆ ڕادەیە بیرکاتەوە چۆن تۆ ئێستا ئەم بەختەوەری جێگیرەی خۆت بۆ بەختەوەریکی تری کاتی یاخود بۆ پلانێکی تر ئەم بەختەوەری تر لە دەستنای بەڵام دەکرێت هۆکارێکیش هەبێت کە ئەم بەختەوەری ناخی توای بچێنێ بێگو خۆتی هۆکارەکە خۆتی مرۆڤ خۆی هۆکارە بۆ ئەوەی کە بتوانێت بەختەوەری بۆ خۆی دەستە بەرکە قسەی کاریگەری لە هەبێ لەسەر ئەمە گرفتەکە یعنی تۆ ئەگەر خۆت بیت مرۆڤ ئەگەر خۆی ناخێکی خۆی هەبێ بتوانێت پەیوەندی کۆمەڵایەتەکانی خۆی ڕێکخات بتوانێت ژیانکردنی کۆمەڵایەتی خۆی ڕێکخات قسەی ئەم و قسەی ئەو لەناو کۆمەڵگایە ئەگەر تەسیریشی لە مرۆڤکە خۆی تەسیری تیەکە بەڵام تەسیرێکی کێکە لاوەچیە تەسیرێکی لاوەکی تیەکە لە سۆنگەی پرسیارەکەی هاوکارمەوە ماوەسا من لە بەرامبەر ئاینە خۆم نیم دقەکان و ئەو ڕێنمایانەی هەمە ئەوم ناتوانم خۆم بم لە بەرامبەر مامۆستاکەمان لەو کاتەیە لە قۆناغێکی بچکۆلانەیە منەمێ بۆ مەسەلەی دینەکە یەک دۆزڕاتگرم بۆ یەک ئەوەش بپرسم ئێمە پەروەردە و ئاین هەردووکیە چەند کاتیشمان تۆزێک ئێبا خێرایی چۆن ڕۆڵیانە بێ لەسەر مرۆڤێکی بەختەوەریان ئەوانەی کە زۆر ئاینین زۆرتر بەختەوەرنین یان بە پێچوانەوە وانە هەر بیر و باوەڕێک بە تایبەتی ئاینیش ئاین ئێمە دوو جۆر باوەڕمان هەیە باوەڕبوونێکی خاوەنداریتیمان هەیە باوەڕبوونێکی بوونایەتیمان هەیە هەر بیر و باوەڕێک بە ئاینیشەوە کە باوەڕبوونێکی خاوەندارێتیت بۆ دروست دەکەواتە تۆ جۆرێک لە ملکەچی تێدایە لە ئاینە مناقەشە نییە دق هەیە ئەم دقە دوات پێ ئەڵێ ئەبێت تۆ پابند بی پێوەی کەواتە لەم حاڵەتەیە بەختەوەری زیاتر دەستە بەرەبێت بۆچی چونکە مرۆڤی ئاینی هەمیشاوە بیگەڕێنەوە بە وشەکەی تر بە دووادا چون ناکەین ئێمە بۆ کۆمەڵێ شت کە هەبێت ئێمە باوەڕمان بەم شتە هەیە باوەڕمان بەم دقە هەیە هەچ کەسێ کاتێک خۆی تەسلیم بە شتێک کرد خۆی تەسلیم بە شتێک کرد کەواتە بەختەوەریەکانی خۆی ئەتوانێت زیاتر کۆنتترۆل بکات زیاتر ئەتوانێت هاوسەنگی خۆی لە دەستیشان هەیە بەڵام ئەو مرۆڤانی هەمیشە لە گەڕانان لە سێرجان بە تەواوەتی هەمیشە ئەگەڕێن من باوەڕم بەبیان نییە بەڵام بابزان باوەڕ بە شتێکی تر بێنم بە شتێکی تر بێن بە شتێکی تر بێنم ئەوەنی ژیانکردنی کۆمەڵایەتی بۆ خۆی گەڕانە بە دوای ئەو شتانەیە بەختەوەری خۆی لە دەستەیە کەواتە بۆ خۆی ئاین بەشێکە لە باڵانسی دەرونی ئێمە هاوسەنگی دەرونی بۆ ئێمە دروستەکە بمانێن نەمانێت ئەمە بەشێکەوە ئەگەر ئاینیش نەبێ ئەستا لە زۆر لە کۆمەڵگە سەرەتایەکان ئێستا لە هەندستانە زۆر جار تۆ شتێک
دانێ ئەی پەرستی کە بەخۆی خۆی کە پابندە پێوەی ملکەچە پێوەی بخۆی هاوسەنگی دەرونی بۆ خۆی دەستە کاتە پەرستش بە هەر شێوازێک پەرستش بۆ خۆی لە ئاسوودەیی پەرستش بۆ خۆی کە تۆ قدرەتی خۆت توانای خۆت تەسلیم بە شتێکە کەوتە من پابندم پێوەی تەواویتر گرفتی نیتر ئەو بیر و باوەڕە ئایدۆلۆژیایەک بێ دین بێ هەر شتێکی تر بێ بخۆی هاوسەنگی دەرونی بە خۆت زۆر سپاس دەکەم مامۆستا کاروان جەبار توێژەر و ڕێنمایی کاری پەروەردەی ئێوە کاتمان نەما سپاس بۆ ڕێنمایەکانی هیواداری بینەرانمان سوودیان لە چەوەر و بابەتەکە بینی بێ. ئەزیزان ئێستاش وابزانم سرودێکمان هەیە هەر تایبەتە بە کۆچ وەک دەزانین ساڵ یادی سەری ساڵی کۆچیە و باوێکەوە گوێبیستی ئەو سرود دەبین. بەڵایزان لە بەشی دووهەمی بەرنامەکەماندا باس لە کۆچی پەیامبەری ئیسلام لە شاری مەککە و بۆ مەدینە دەکەین هۆکارەکانی کۆچ و فەلسفەی کۆچ و چۆن لە کۆچ بڕوانین لە ساڵیادی کە ساڵی کۆچیە ئێستا ئەمڕۆ یەکی 1444 کۆچیە 1444 ساڵ بەر لە ئێستەی تەمەن پەیامبەری ئیسلام بە پەیامی ئیسلامەوە قۆناغێکی گرنگی ژانی لە مەککە کۆتایی پێدێنێت و کۆچ دەکا بۆ شاری مەدینە لەوەیە جیهانی ئیسلامی و ئاینی پیرۆزی ئیسلام و پەیامەکەی و ڕێبازەکەی دەچێتە قۆناغێکی گرنگەوە هەم قوربانی دان و ئەم کۆچی پەیامبەری ئیسلام دەبێ ئەمە چوانەیەکی لێوە فێربین. بەم بۆنێش میوانداری زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەلیبان خوازمان کردووە. مامۆستا سڵاوت لێبێ و سەری ساڵی کۆچی وەکو موسڵمانێک لێت پیرۆز بێ لە سەری ساڵی کۆچی و لە کۆچی پەیامی پەیامبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت چ قسەیەکت هەیە؟ سڵاو لە ئێوەی بەڕێز بێت و ئەم دێژنا لە ئێمە و ئێوە توای موسڵمانانی جیهان پیرۆز بێت. زۆر سپاس. گومان لەوەدا نییە کە بەڵێ گومان لەوەدا نییە کە کۆچ لە دوای ڕووداوی بیعسەت و هاتنی پێغەمبەرایەتی هیچ ڕووداوێک لەم ڕووداوە کاریگەرتر و مەزنتر نەبووە ئەو گۆڕانکاری گەورەی بەدووی خۆیدا نەهێناوە. من نازانم پرسیارەکانی جەناب ینی بەڵێ مامۆستا دەمەوێت لەوە دەست پێ بکەم کۆچی پەیامبەری ئیسلام ئەو قوربانیدانەی بەجێهێشتنی شار و وڵات و خاک و زێدی لەدایکبوونی پەیامبەری ئیسلام بە بانگەوازێک و بە کۆڵێک لە مەسئولیەتی سەرشانیەوە بۆ شارێکی نوێ دەمانوێت بزانین چی وانەیەک لە کۆچ فێر بین چ شتێک ئەبێ ئێمە لە کۆچی پەیامبەری ئیسلامەوە وەکو وانە دەرزی لێ وەربگرین کە پەیامبەری ئیسلام بۆچی ئەم کۆچەی کرد. بەڵێ زۆر گرینگە خۆی ئێمە دەبێ ئەو بزانین کە کۆچ دیاردەیەکی سروشتیە لە هەموو کەون و لە هەموو بوونەوەرە وە جوڵە بە خۆی لە خۆیدا شتی هەرە گرنگە ئێمە هەر لە کەون لە بوونەوەرە مادەیەکی نەجوڵا و ساکینمان نییە. خی تاالە کە باسی گردون و کەکەشان دەکەوە کولون فی فەلەکی یەسبەحون ئەگەر تەیرەکان کۆچ نەکەن و هیجرەت نەکەن ژیانیان بەردەوام نابێت ئەگەر ماسیەکان نەگەڕێنەوە بۆ ڕووبارەکان و لەوێ وە گەراکانیان دانێن ژیان بەردەوام نابێت کەواتە
ژیان دیاردەیەکی کۆچ دیاردەیەکی سروشتیە لە ژیانی هەموو کەون و بوونەوەردا حتا بە جەماد و بێجیانەکانیشەوە بۆیە دەبێت ئینسانی مسلمان کۆچ بە ئەرکێکی بە پەیامێکی گرنگ وەربگرێ ئەگەر خدای تەعالا کۆچی بە ئادەم نەکرد بە لەو شوێنێکە یەکەم دەرلێ بوو نەقڵە بۆ شوێنێکی تر ئەم گیانە بەو شێوێ نەدەبوو ئێستا ئیمتیحانی ابتیلا بەو شێوازە نەدەبوو ئەگەر نوح کۆچی پێ نەکرابایە لەو شوێنێک کە لێیەتی لەسەر شێوێک نەجی ساباوەکە کوردستانە ژیان بەو شێوەیە نەدەبوو ئەگەر ئیبراهیم کۆچی نەکردبایە لە عێراقەوە بەرەو میسر ئەو کاتی ئەو ئاجرەیە کە پێشکەشی کرا و پێی درا دوای درا بە سارە پێشکەشی ئیبراهیمی کرد سلامی خوای لەسەر کە لەم ئیبراهیمە ئیسماعیل لەم ئیسماعیلە ڕەسوول الله پێیا بوو ئەو کاتی ئەمڕۆداوە گەورە بەو شێوازە ڕووی نەدەدا ئەگەر ئەو کۆچی نەکرد با بۆ شام و لەوێ لە حیجاز بەردی بناقی ئەم کەعبەیدانە نابایە کەواتە ئێمە تەماشا دەکەین کۆچ خاوەنی ئیجابیاتێکی گەلە گەورەیە بەتایبەتیش کۆچ لە ژیانی پێغەمبەری ئازیزی ئێمە عەلەیهی سەڵات وەسەلام کە دەبین هۆکارەکە ڕوون بوو هۆکارەکە بەڕاستی چەوسانەوە بووە بە دەرەجەیەک مسلمانان لەسەر بیر و باوەڕ لەسەر مەبدە لەسەر قەناعات لەسەر نەشری عەدالەت لەسەر هێنانی دینیەک کە پێچەوانەی ئەم یاسا باوەکە لەو کاتە هەبووە لەسەر ئەمە مسلمانە ئەزیەت و ئازار کراون لە کاتێکیش کە پێغەمبەر دەگاتە ئەو قەناعەتی عەلەیهی سەڵات وەسەلام لەم شوێنەیە دەعوەکە خەریکە چەقبەستوو دەبێت دەیەوێت دەرگای تر بکاتەوە و لەوە شۆ فێر دەبن کە بەڕاستی ئینسان نابێ ژیان تەنیا لە چوارچێوەیەکی لە بازنەیەکی داخراوە ببینێ بەڵکو ژیان فراوانە بۆی پێغەمبەر بیری لەوە کردو بە فەرمانی خوای تەعالاش بۆی کە مەخرەجێک و شوێنێکی تر بدۆزێتەوە بۆ داعوەکە فعلاً لە دوای 13 ساڵ داعوە و بانگەوازی و دامەزراندنی عەقیدە و پێگەیاندنی جیلێکی زۆر تایبەت ئەوجا پێویست دەکا ئەم داعوەیە لەم شوێنە قەتیس دەبێنی ئینتیڵاق کات بچێت بۆ دەرەوەی مەدینە ئەوە بووکە بۆ یەکەم جار کە کۆچکرا بۆ لای حەبەشە لەوێ پێشوازێکی باشیان لێکرا ئەمە دەورێکی باشی هەبوو کاریگەری باشی هەبوو هەر بەرەکەتی ئەوانە بوو کە دواتر ئەم دینە گەیشت بە ئەسیوبیا بە وڵاتانی دیکەی ئەفریقی و دواتر کە پێغەمبەری خوای تەعالا بڕیاری کۆچیدا بۆ مەدینە ئەمە تەحەولێکی گەورەی مێژوویی بوو لە ژیانی مرۆڤایەتیدا نەوەک لە ژیانی پێغەمبەر بەتەنیا چونکە لەم کۆچەوە دەعوە لە قەتیسبوون ڕزگاری بوون و دەرگای تر لە دەعوەکرایەوە و ئیسلام لە شێوازی عەقیدەیی و بیر و باوەڕ و تەنیا ئەخلاق گوازراوە بۆ دەوڵەتداری گوازراوە بۆ حکوومەت گوازراوە بۆ فراوانی گوازراوە بۆ ئەوەی کە هەموو ژیان پێویستە لەسەر دیندا مەزرێنرێ کەواتە دەعوە کۆچ ئەو بە ئێمە دەڵێ کە ئێمە بەندەیەک نین بۆ شوێنێک یان بۆ هەڵوێستێک یان بۆ بیئەیەک یان بۆ جوگرافیایەکی تایبەت بەڵکو ئێمە بەندەین بۆ خوددا دینەکە چ بخوازێ بە تایبەتی ئێمەش کە باسی کۆچ دەکەین خۆ کۆچ بۆ چییە؟ کۆچ بۆ ئەوەیە کە ئینسان زوڵم قبوڵ نەکە ستەم قبوڵ نەکە بۆ ئەوەیە کە ئەتباع شوێنکەوتەکانی بە ئازادی و بە ئازایانە بژین بۆ ئەوەی کە بە شێوازی تر ڕوبەڕووی ناخۆشی و ناڕەحەتی و وەنیارەکان ببێتەوە بۆیە بەدڵنیایی ینی پندوانەکان لە کۆچدا بێبڕانەوەن یعنی هەتا ئێستاش ئێمە ڕۆژانە ئیسفادە لەم کۆچە دەکەین ئەم دین و دەعوە و بانگەوازیە ئەگەر لە کاتی خۆیان تەماشای بکەین بەشی هەرە زۆری ئەمە لە ڕێی بازرگانەکان داعیەکان کە کۆچیان کردەوە لە مەدینە و لە غەیری مەدینە بۆ دەرەوەی دنیا ئیسلام چۆن گەیشتو بە سین چۆن گەشتە بە هیندستان چۆن گەشتە بە ئەفریقا چۆن گەشتە بە وڵاتانی دیکە غەیر لە ڕێی کۆچی ئەم داعی و ئەم مسلمانە بازرگان و ئەم ئینسانە باش و ئینسانە تێگەیشت و پێگەشتوانە بووان کە پیان وانە بووە کە دینداری تەنیا لە بیئەیەک دەکرێت پیان وانە بووە کە ئینسان بەندەیە بۆ بیئەیەک و بۆ جوغرافیایەکی تایبەت بەڵێ فیعلەن کۆچ گەورەترین تەحەولی مێژوویی بووە مەساری مێژووی مرۆڤایەتی نەوەک مسلمانی گەورە چونکە لە هاتنی دینەکانی تریش ئیعادە نەزەریان بە خۆیان داکێت بە قەناعەتەکانیان بە ئەخلاقیاتیان بە حەزاراتیان بڕوانیان بۆ ئینسان بۆیە بە تاکید هاتنی ئەم دینە کە کۆچ تەحەولی یەک گەورەی تێداکرا
ئەو کاتی ئەم دینە بوو بە چەتر و سایە و سێبەرێک بۆ ئەوەی کە خەڵک هەز بە ئازادی بکە خەڵک هەز بە عەدالەت بکە بڵێ مامۆستا دەبینین کۆچ بە کۆمەڵێک هەنگاو بە کۆمەڵێک ئامادەکاریەوە بوو لەلایەن پێغەمبەری خوا و هاوڵانی ئایا ئەم گرنگیە ئەم هەنگاونانە ئەم پلاندانانە بۆ ئەوەی کە ئەو شوێنە هەڵبژێرن کە کۆچی بۆ بکەن و زێدی خۆیان بەجێبێڵن سەرڕای چەوسانەوەیان و ڕێگریکردن لێیان و ئەوەی کە بە قۆناغ بە خۆناغ لە مەکە بڕۆنە دەرەوە بۆی بگەن بە شاری مەدینە و دەستپێکێکی نوێی دەوڵەتی ئیسلامی لێ دەست پێ بکە گرنگی ئەم هەنگاوانە گرنگی ئەم دانایی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێ بۆ بنیادنانی دەوڵەتێکی تر بۆ ئەوەی کە ئیسلام بەرەو قۆناغێکی تر بەرێ لە چیایە ئێمە ئەگەر تەماشا بکەین هەموو ینی بوونەوەرێک لەم گردونەیە بە یاسا و ڕێسایەک زەبت کراوە بۆ ئەوەی کە بتوانێت چۆن هەنگاو بنێوە چۆن بەردەوام بێ لە حەیات ینی تەیرەکان هەتا کاتی خۆی نییە کۆچ ناکەن ئاژەڵەکان تا کاتی خۆیان نییە کۆچ ناکەن هێشتێکی ئاساییە کە مسلمان بێژگە لەوەی کە ئەم غەریزە مەزبوطانەی هەیە ئەدی عەقڵەکەی ئەگەر دینەکەی ئەدی تێگەیشتنەکەی ئەدی پەنوەرگرتنەکەی دەبێت زۆر لەوە وریاتر و زیرەکتر بێ کە هەنگاوێک بنێ لەسەری قەرزەر بێتەوە پێغەمبەری خوای تەعالا گومان لەوەدانە جارێ جیلێک تربیە دەکات لە ئیمتیحان لەکەڵ دەردەچێت بۆ ئەوەی کە ئەم جیلە بتوانێت لە مەودووە دەوڵەتی لەسەر بینا بکرێت باشە عومەر لە شوێ پەروەردە بوو لە مەکەیە ئەبوو بەکر لە شوێ پەروەردە بوو لە مەکەیە عوسمان لە شوێ پەروەردە بوو لە مەکەیە عەلی لە شوێ پەروەردە بوو لە مەکە ئەبوو عوبەیدە لە شوێ لە مەکە عەبدوڵای کوڕی مەسعود لە مەکە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەوانەی کە دواتر ئەم ئیسلامە کەوتە سەرشانیان بۆ ئەوەی کە بەڕێوەی بەرن بۆ ئەوەی کە ئیدارەی بکەن بۆ ئەوەی کە بتوانن درێژەی پێ بدەن بێگومان لەوە پەیدا بوو کەواتە ئەم بوردەکاریە کە دەی جیلێک کۆمەڵێک وە کۆمەلگایەک پەروەردە دەکەیت لەکەڵ دەری دەچوێت لە ئیمتیحان دەری دەچوێنی بۆی مهیە و ئامادە بێ ئەمە گەورەترین ڕێساو یاسایەکە ئەمە لە بابەتی کۆچە ڕەچاو دەکرێت دوایش ئەو هەموو ئەم تەختیت و هەنگاوە وردانێک کە پێغەمبەری خوای تەعالا ناوێتی پێش هەموو شتێک دۆزینەوەی مەلجە و پەناگایەک بۆ ئەم دەعوە و بانگەوازە چونکە پێغەمبەری خوای تەعالا پێش ئەوەی کۆچ بکە هەم لە حەبەشە هەم لە بەدینێ لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەمە لەگەڵ ئەنساڕەکانە کۆنتاکتی باشی هەبوو و وەفتی بەڕێکرد بوو مامۆستای بەڕێکرد بوو لەوێ دەرسی دەگوتەوە وانەی دەگوتەوە ئەم دینە گەشت بوو بە تەواوی ماڵەکان لە مەدینەیە بۆیە ئەمەش یەکێک بوو لە هەنگاوە گرنگەکان کە پێغەمبەری خوای تەعالا بە هەڵەشەیی بەبێ پلان و بەرنامە نەچوو بۆ مەدینە بەڵکو کارێکی باشی کرد بوو وای کردبوو خەڵکی مەدینە لەگەڵ دەرکەوتنی پێغەمبەرە پێشوازی لێ بکەن نەک بزانێ ئەمە کەسێکی نەیارە ئەمە شێیە ئەمە لە کوێ ڕاهاتووە بەڵکو خەڵک ڕۆژانە لەسەر داخڵماکان و لەسەر خانۆ بەرزەکانەوە بە ئیشتیاقەوە داڕوانی بۆ هاتنی پێغەمبەری ئازیز و هاوڵەکەی بۆ باقی هاوڵان بێژگە لەو هەموو وردەکاری پێغەمبەری خوا لە ڕەچاوی کردووە لە ئامادەکردنی وشتر لە ئامادەکردنی ڕەفیقی دەرب و ڕێگا و ئەو وردەکارێکە ئەو بەکر ئامادەی کردبوو کە لە هەڵگرتنی پارە لە ئامادەکردنی وشتر لە ڕێخستنی شوان لە بەکارهێنانی ئەسما لە بەکارهێنانی شوانەکە لە بەکارهێنانی کەسێکی مشریکی ئەمین بۆ ڕێنمایی لە ڕێگا لە گۆڕێنی ئیتیجاهەکە کە بە پێچەوانەیە ئەو شوێنێکە بۆی دەڕۆژ ئەمانە هەموو کۆمەڵێک وردەکاری زۆر عەجیب و زۆر سەیرەکە ئەمە لە پێغەمبەری خوا و لە عەزەمەتی پێغەمبەری خوا دەوەشێتەوە و ئەگەر ئەمانەی تیانەبایە گومان لەوەدانە بوو کە ئەم نەتیجە گەورەی نەدەدا بەدەستەوە کە ئێمە دوای 1444 ساڵ بەڵکو دوای 1557 ساڵ بین باسی ئەم یان باسی ئەم نبووت و پێغەمبەرایەتی و ئەم کاریگەریانە بکەین لە ژیانی مرۆڤایەتیە بەڵێ بۆ ئێمە مسلمانان لێرە بەڕاستی ئێمە لەوانەیە کەم ئیسیفادەمان بڵێ ببوورە مامۆستا دەست خۆش زۆر جار مامۆستا ئێمە لە یەکێک لەوانەکانی کۆچ ئەبێت چۆن لەوە لە قوربانیدان بڕوانین ئێمە ڕووداوی ئیسرا و میعراجمان هەیە لە ژیانی پەیامبەری پیرۆزی ئیسلام لە چاوتروکانێک کە چەندێک فاسیلەی زەمەنی ئەبڕێت خۆ پەیامبەری ئیسلام گەرداوای لە داوای بکردایە و دوعای بکردایە لە خوای تاقانە کە بە چاوتروسکانێک ڕەنگە لە مەکەوە بیبردایەتە مەدینە یاخود
زۆر وەسایل و زۆر هۆکاری تری کە دەسەڵاتی خوای گەورە بوو ئەیتوانی بکە. پەیامبەر ئیسلام دەبێت چی ئەو چیرۆکەی ژانی دەبێت بۆ ئێمەی ئێستا لەم ڕۆیان مسلمانان چۆن وانەی لێوەربگرین، چۆن قوربانی بدەین، چاوەڕێ نەکەین هەموو شتێک حازر بێتە بەردەستمان، چۆن دەبێت هیلاک ببین بۆ بەدەستهێنانی ئامانجێکی پیرۆز و هەروەها گوێ نەدەینە ماندووبوون و برسێتی و توونێتی و دوورکەوتنەوە بۆ بەدەستهێنانی پەیامێکی جوان و گەیاندنی پەیامێکی گەورە. ئێمە پێشەموو شتێک نابێت چاوەڕوانی معجیزات بکەین لە ژیانماندا، بەڵکو دەبێت هەم یاسا کەونیەکان هەم یاسا شەرعیەکان ڕەچاو بکەین بۆ ڕێخستنی کارەکانمان. تۆ نابێت لە کوردستانە لە ماجی تەموودا چاوەڕوانی باران بکەیت. یعنی مەسەلە ئەمە شتێکی نامەتیقیە، نابێت تۆ بەبێ زەواج وەڵا ئەمن بەبێ زەواجی شەرعی مناڵە شەرعی من دەخەمرۆشتیوان نابێت، کەواتە ئێمە نابێت چاوەڕواندنی خوڵقانی معجیزات بکەین. بەڵێ کۆمەڵێک وێزگە هەبوو وەکو ئیعجاز و معجزە لە ژیانی پێغەمبەرە، بەڵام ئەمەنە ئەسڵی دینەکە نییە. ئەمانە بۆ ئیقناعکردنی خەڵکانێکی زۆر کە لە ڕقی یعنی خراپ بووە بۆ ئەوەی کە حجانەتە ئیسپادە بێ بۆی خەڵکی کەس قەناعەت بکاتەنا. ئەسڵ لە دینی ئێمەدا ڕەچاوکردنی یاسا کەونیەکان و یاسا شەرعیەکانە. ئەگەر پێغەمبەری خودای تەعالا ئەم یاسانی ڕەچاو نەکردوایە ئەو بەرهەمەی دەست نەدەکەوت و خودای تەعالاش وای پێگوتووە نەیفەرمە چاڕوان کە بە معجزە من کارەکان بۆ جێبەجێ دەکەن، بەڵکو پێغەمبەر پێویست بووە 23 ساڵ ڕەنج بدە، قوربانی بدە، خوێنی بڕژێ و خوێن بڕێژێ و ئارەق بکە و کۆچ بکە و خۆشەویستانی لەدەست بدە و فەقیری ببینێ و حەساری اقتصادی ببینێ و ئەزیەت و ئازار ببینێ بە خۆی و بە هاوڵەکانی، بۆ ئەوەی بزانین دین قوربانیدانە، دین تەحەول و گۆڕانکاری لەدایک بوون بۆ خۆی ژانە. تۆ چاڕوان ناکێ منداڵ لەدایک ببێ ژان لەدایک ببێ، کەواتە ئێمە دەبێت وریابین بەڵێ دەرسی قوربانیدان لە دینەوە فێری دەبین، لە کۆچی پێغەمبەرەوە فێری دەبین. ئێمە بەبێ ئەوەی کە هەوڵدێن خوش وا دەفەرمێ وەلەیسە للئینسانی ئیلا ما سعى، هەوڵ نەدە هیچ دەست ناکەوێ. کافرێک هەوڵدا بەرهەمی دەبێ، مسلمانێک هەوڵە هیچی دەست ناکەوێ. بۆ چونکە ئەمە یاسای شەرعیە کە خوای تەعالا پێمان دەفەرمێ ئیعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. خوا پێمان دەفەرمێ وهاجر في سبيل الله يجد في الأرض مراغما وسعا. هەر کەسێکی لە پێناوی خوا کۆچ بکە، خوای تەعالا لوتی دژمنەکانی بۆ دەشتێنێ وەخوا دەروی لێ دەکاتەوە. کەواتە ئەمە یاسایە خوای تەعالا فێرمان دەکا. بەڵێ کۆچ یعنی قوربانیدان، یعنی گۆڕانکاری، یعنی ئاراغ ڕشتن، یعنی ماندووبوون، یعنی هەوڵدان، یعنی دوورکەوتنەوە لە دنیای پاڵدانەوە و حەسانەوە، یعنی هەبوونی تەختیت، هەبوونی پیلان، یعنی اشتیاق بۆ ئازادی، بۆ حڕیەت، بۆ عەدالەت، یعنی بیرکردنەوە لە مەخرەجی نوێ، لە جێگای نوێ، لە شوێنی نوێ، لە ئوسلوبی نوێ، لە دەعوە و بانگەوازی. هەموو ئەمانە گومان لەوە دانیە کە ئەمە بەرهەمێکی چاڕوانکراوی بوو لە ژیانی پێغەمبەرەوە، دواتریش هەتا ئێستای لەگەڵدا بێ. ئێستا کە مسلمانان کۆچ دەکەن بۆ شوێنێک هەیە بەم کۆچەی بۆ خوێندن کردوێتی شادێ بەرزی بەدەستێناوە، هەیە بۆ تەندروستی کردوێتی ساغ بۆتەوە، هەیە بۆ ئامانجی تر کردوێتی بە ئامانجەکانی گەیشتووە. خۆمە دەزانی کۆچ زۆرە و نەوعی زۆرە و ئەسباب و هۆکارەکانیشی زۆرن، بەڵام ئەو کۆچەی پێغەمبەر بە ئیمتیاز کۆچێکی تایبەت بووە، جیاواز لە کۆچەکانی تری ناو بەشەریەت و ژیانی مرۆڤاتی و ئەدیانەکان و حەزارەتەکانی تر. پێغەمبەری خوا تەعالا بەم کۆچە حەزارەیەکی نوێ، دەوڵەتێکی نوێ و بیرکردنەوەیەکی نوێ و مەخرەجێکی نوێ و دەرچەیەکی نوێوانەیەکی نوێی دا بە هەموو مرۆڤایەتی کە دەبێت ئینسانی مسلمان لە پێناوی مەبدە و بیر و باوەڕا قوربانی بدا. هەر کاتێکی ئینسان ئامادە بوو لە پێناوی بیر و باوەڕ قوربانی بدا، دنیاکەشی دەبێت خوا وعدی ئەوەی داوە، خوا وعدی داوە کە تۆ لەبەر خوا کۆچ بکەی، خوا دەرو لێ دەکاتەوە. کەواتە ئەگەر پێغەمبەر ئەم قوربانی نەدابایە، خوا دەرو لێ ناکاتەوە. لە هەر مسلمانی کەس بەو شێوەیە. کەواتە کۆچ بە معنای ڕقەکردن نییە، بە معنای قوتاربوون نییە، بە معنای دامەزراندنە، بە معنای خۆدۆزینەوەیە، بە معنای مەخرەج دۆزینەوەیە، بە معنای بنیادنانێکی نوێیە، بە معنای تەحەولێکی نوێیە، بە معنای بنیادنانی دەوڵەتە و مەدەنیەتە و تەعاروفە و کرانەوەیە و ئینتڵاق و ڕۆیشتنە بەرەو دنیا. ئەمە بەبێ قوربانی ناکرێت، گومانی تیانە. مامۆستا
یەکێک لەوانەکانی کۆچ بەڕاستی کە زۆر ڕەنگیاوەتەوە برایەتی نێوان مسلمانان بووە لە بینی مهاجرین و ئەنسار یاخودەوەی کە دەوترێت کۆچبەران و پشتیوانان کاتێک کە مهاجرین دەچنە شاری مەدینە ماڵەکانی خۆیان بەش ئەکەن لەگەڵ کۆچەرانەوە ئەو هاوکاری و ئەو تەباییە و ئەو برایەتی کە نێوان مسلمانانە هەبووە بۆ خۆی زۆر شتێکی جوان بووە کە ڕەنگە ئێمە بەڕاستی لەم ڕۆژەیە و لەم سەردەمەیە زۆر پێویستمان بەوە بێ ئەم وانەیە لە کۆچەوە فێر بین بە تایبەتیش کە ماڵی خۆیان لەگەڵ مسلمانانی ترا بەش کرد بە شێوازێک کە وەکو ئەوەی کەسێکی خۆیان بێ وەکو ئەوەی بەشێک بێ لە خۆیان ڕێیان بۆ کردنەوە ئەمە بۆ خۆی چ گرنگیەکی هەیە چ وانەیەک بە ئێمە بەخشە وەکو مسلمان جوانە لێرە خۆی تەعالی باسی سێ تاقمان بۆ دەکات یەکێکیان للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانا وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون بمشش مواصفات باسی مهاجرین دەکات کە بەڕاستی ئەوانە لەبەر دین هەژار بوون نە لەبەرەوەی کە کاسب نەبوون لەبەر دینداریان هەژار کرابوون حەساریان خراب و سەر لە ماڵەکانیان وە دەرێنران ئەوانە بەس لەبەر خوددا لەبەر ڕەزامەندی خوددا خوای تەعالی ئەوە وەصفی دەفەرمێ ئەوانە صادقن ئەوانە ڕاستن ئەوانە ئامانجیان تەنیا دینە ئەوە بەشی یەکەم بەشی دووەم خوای تەعالی کە باسی ئەنسار دەکەن والذين تبوؤوا الدار والإيمان من قبلهم يحبون من هاجر إليهم ولا يجدون في صدورهم حاجة مما أوتوا ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة أوانا وإيمانيان چۆن خانوەکانیان دامەزرابوو ئیمانیان ئەوە دامەزرابوو لە پێشەوەی کە مهاجرەکان بچن بۆیە خوای تەعالی دەفەرمێن برایەکانی خۆیان کە مهاجرەکان بەسەر خۆیانە هەڵدەبژاردن ئەمە ئەو پەڕی دامەزراویە لە ئیمانە کە تۆ من پارەیەکم هەیە ئەو پارەیە لەگەڵ تویا بەش ناکەم بەڵکو دەیدەم بە تۆ ئەخەمە زۆر گەورەتی ئەمە لو تيبري وكذلك كمال إيمان لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه يعني أو بورازي نبو كمالك إلا قلابشكا بلكو آما دبوا أو مالك هيتي أو بدا ببراكي بلان بخوي بشيب كي بخوي بيوستي بي ولو كان به بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ مامۆستا حەسەن لە ستۆدیۆکانمان لە ڕانیا دیارە پەیوەندیەکەمان قەتع بوو وەک ئەزانن ئەمڕۆ ڕۆژی یەکی مانگی یەکە لە ساڵی 1444 کۆچی ڕۆژی سەفەرکردنی پەیامبەری ئیسلام هاوڕێ لەگەڵ ئەبوبەکری سەدیق ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆ شاری مەدینە لە جیهانی ئیسلامی لە سەردەمی عومەری کوڕی خەتاب ئەم ساڵە دانرا بە ساڵی کۆچی واتە ساڵێکی ئیسلامیە کە زۆربەی وڵاتانی ئیسلامی وهروەها ڕۆژگارێکیش لە نێو شارستانیەتی ئیسلامی و حەزارەتی ئیسلامی لە ساڵنامەکانە پشت بەم ساڵە دەبەسرێ بۆ بە ئێستاشەوە بەکاردێنێ هەر لەسەر بابەتی وانەکانی کۆچ کۆتا پرسیارمەند دەچمەوە لای مامۆستا حەسەن عەلی بانخواز لە ستۆدیۆکانمان لە ڕانیا دەمەوێت ئەوە بپرسم مامۆستا لە پاڵ هەموو ئەو بابەتانەی کەوە بەڵێ لەپاڵ ئەو پلان و پرۆژانە و داهاتوانەی کەوا کە کرا لە کاتی کۆچە بەڵام خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئێستا کێمە زۆر پێویستمانە مامۆستاویش هاوڕێیەتیە دەبینین ڕۆژگاری ئەمڕۆ هاوڕێیەتی تەواو کاڵ بۆتەوە یاخۆت تەسیری لەسەر دروستکەوە بەڵام دەبینی پەیامبەری ئیسلام هاوڕێیەک هەڵەبژێرێ بۆ کۆچەکەی لە ئێستادا ئەم پەیامەی پەیامبەری ئیسلام بۆ ئێمە چیمان پێدەگەێنێ بۆ ژیانی ڕۆژانەمان بۆ کار و کردارەکانمان بۆ کۆچ و بۆ کۆمەڵێک بابەتمان ئەبێ چۆن هەڵڕێ هەڵبژێرین بۆ دەبینین زۆربەی و گرفتانی دروست دەبێ لە ڕێی هاوڕێی خراپەوەیە بەڵێ مامۆستا ئەگەر گوێت لە ئێمە بێت بەڵێ مامۆستا ویستم یەکێکی تر لەوانەکانی کۆچ ئەوە بێ ئەو پرسیارەم کرد لە ژیانی ڕۆژانەمانە چەندێک گرنگە ئێمە لە هەڵبژاردننی هاوڕێکانمانە وریابین وەروە دەبینین پەیامبەری ئیسلام بۆ کۆچەکەی هاوڕێیەکی هەڵبژارد بۆی هاوڕێی ڕێگاکەی بێت
جا ئەم پەیامەی پەیامبەری ئیسلام ئەبێ ئێمە چوانەیەکی لێ وەرگرین بە تایبەت لە ڕۆژگاری ئەمڕۆدا متمانەکردن و وەروها دڵسۆزی زۆر کەم بۆتەوە وەروە ڕابینی لە مرۆڤەکان هەمووی بۆتە جێگەی پرسیار و سەرسوڵمان کەمێک بارودۆخەکە وای لێ هاتۆ بە ترسەوە ئێمە بتوانین هاوڕێتی کەسێک بکەین یا خۆت کاڵبووتەوە کەواتە ئێمە لە ژیانی ڕۆژنامەماندا وەکو موسڵمانێک ئەبێ چۆن بتوانین هاوڕێیەک هەڵبژێرین بۆ کاروبارەکانی ژیان و هەروەها بۆ ئەو کۆچانەی کە چ لە ناوخۆ لە دەرەوە دەیکەین یا خۆت بۆ هەر بابەتێکی تر بۆ کە ئێمە دەبێ متمانەی پێ بکەین یا خۆت ڕاوێژی لەگەڵ بکەین. پرسیارێکی وەجیه و زۆر زۆر جوانە خۆی گومان لەوەدانیە کە هاوڕێیەتی و سەداقەت و برایەتی زەمینەی دەوێت. باشترین زەمینە بۆ هاوڕێیەتی و برایەتی ئیمانەکە بەبێت لەبەر چاوگرتنی بەرژەوەندی شخصی و تایبەتی. ئەگە پێغەمبەری خوا ببینین عەلەیهی سەڵات وسەلام لە ژیانی مەککەیە هیچ مەسلحەت و بەرژەوەندیەکی مادی نەبوو بیدا بە هاوڵانی بۆ ئەوەی لە پێنا ئەوە شوێنێکە مەنسەبی نەبووە، خانووی نەبووە، پارەی نەبووە، یعنی هیچ ئیمتیازێکی مادی نەبووە بیدا بە شوێن کەوتوەکانی هەتا لەبەر ئەوە هاوڕێیەتی بکەن و لێ نزیک بنەوە و لەگەڵ یابن. بۆیە ئەمە ئەوە دەگەیەنە کە بەڕاستی ئینسان دەبێ بەبێ بەرژەوەندی و لەبەر چاوگرتنی مەسلحەتی مادی هاوڕێیەتی یەکتر بکە ڕۆژانێکیش دەیە کە ئینسان دەتوانێت ڕێی مادیشەوە سوود بە یەکتر بگەیەنێت. بەڵام گومان لەوەدانێ ئەم اختیارێکی گەلێک جوانە کە پێغەمبەری خوای تەعالا قوڵتر لە هاوڕێیەتی وەکو ئەبوو بەکر و ئەوانە چۆن ئەو خەڵکەی کابرای ئەنسار 500 کیلۆمەتر لە مەکە دوورە، ئەویش 500 کیلۆمەتر لەو دوورە دوای چۆن ئینسیجام دەکات، چۆن دەبێتە دەچێتەوە ناو کوورەیەک و وەکو قالبێک وەکو یەک شتێک قاڵ دەبێتەوە. ئەم بەڕاستی ئەمە پێش هەموو شتێک سازکردنی زەمینەی ئیمانیە، چونکە ئیمانی ڕاستەقینە دەفعمان دەکات بۆ ئیتحاد و یەکگرتن و برایەتی و دەفعمان دەکات بۆ تەعاون و هاوکاری. گومان لەوەدانیە زۆر زۆر گرینگە ئێمە هاوڕێیەکانمان لەسەر ئەساسی بەرژەوەندی مادی هەڵنەبژێرین، بەڵکو لەسەر بیر و باوەڕ، لەسەر قەناعەت، لەسەر فەهم، لەسەر زەمینەی بەیەکەوە گونجان و بەیەکەوە سوڵحان و لەسەر زەمینەی یعنی کاری هاوبەش نەک بەرژەوەندی هاوبەش. جاجاری وا پێویست دەکات ئەمە بەرژەوەندیمان دەست دەکەوێت یان بەرژەوەندی لە دەست دەنجاری وا هەیە. بەڵام ئەمە گرنگ نییە، گرنگ ئەوەیە کە ئینسان هاوڕێیانێک بۆ ژیانی خۆی دابنێ ئیعتیمادیان لەسەرکە پشتیان پێ ببەستێ کە هاوڕێی تنگانە بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیان لەگەڵ تا بن، پێش هەموو شتێک قەناعەتیان بە فکرەکەی تۆ هەبێ، بە بیر و باوەڕەکەی تۆ هەبێ، بە سلوک و ئەخلاقیاتی تۆ هەبێ، بەم منهەجیەت و عەقڵیەتی تۆ هەبێ، بەم فەهم و پلان ڕێژەی تۆ هەبێ کە تۆی بۆ داهاتوو بیکەی. ئەگەر کەسێک لەگەڵ تۆیە ئەم زەمینە سازەی بۆ نەکەی ناتوانی هاوکارت بێ و ناتوانێت برایەتیت بکە. بۆیە پێغەمبەری خوای تەعالا بەم 13 ساڵە توانی زەمینەیەکی ڕۆحی و عەقڵی و ئیمانی زۆر قوڵدا بمەزرێنە بۆ ئەوەی کە موسڵمانەکان هاوڕێیەتی یەکتر بکەن، زۆر بە سادیقانە، زۆر بەڕاستانە و بیر لە خیانەت نەکەنەوە. ئێمە تاکوتەرە ئەگەر سەحابیەک هەڵەیەکی کردبێ یان خیانەتێکی کردبێت یەکسەر پەشیمان مۆتەوە، یەکسەر داوای لێبوردنی کردەوە، خۆی بە کۆڵەکەی مزگەوت بەسۆتەوە وتوتە هەتا پێغەمبەری خوارم کاتەوە من نابمەوە. ئافرەت زینای کردووە، پیاو زینای کردووە، هاتۆتە لای پێغەمبەری خوای تەعالا دەبێت پاکم بکەیەوە، چونکە بۆ لە دینەکە تێگەیشتووە، قەناعەتەکەی 100% بووە، قەناعەتەکەی کولی بووە لە اقتناع بەم دینە. کەواتە ئەمە زۆر زۆر گرینگە بەڕاستی ئێمە هاوڕێیانێک هەڵبژێرین لەگەڵمانە هاوڕێی دڕ بن، نەک هاوڕێی بەرژەوەندی بن، یەنگ بۆ کاتی لەگەڵمانابن. دەشکرێت ئینسان لەگەڵ هەموو بەشەدا تەعاون بکە، بەشەرەکان تەسلیف بکە، ڕیزبەندیان بکە بۆ ئەنواعی زۆری هاوڕێ. دەکرێت مەسەڵە هاوڕێوە بە سەلامێکی لەگەڵ دەکەی، یان بەس ناسیاوێکە، یان باس تەلەفۆنێکە، یان جادەر هاتوچۆکردنێکە، یان کەم هاوکاریکردنێکە. بەڵام ئەم هاوڕێیەی کە تۆ پشتی پێدەبەستی و کاری لەسەر بینا دەکەی و بۆ پێغەمبەری خواکە دەوڵەتی لەسەر بینا دەبێ هاوڕێیشی بە دەرەجی یەک بێت کە بتوانێت گیان و ماڵ و ئەمانەتەکەی پێ بسپێرێ. ئایا ئەبوو بەکر لە دوای پێغەمبەری خوای تەعالا چی کرد؟ ئەگەر هیمەتی ئەو بەکر نەبا لە دوای فەزلی خوای تەعالا، ئەوانەی کە مسلمەی کەزاب و ئەسوەدی عینسی هەڵی جێڕانەوە و وای لێ هات لە مەککە و تائیف و مەدینە نەما، جمعە نەما،
ئەگەر عەقڵی ئەبوو بەکر و عەزیمەتی ئەبوو بەکر ئەو ئیمانە نەبایە کە ئەو بەکر لە پێغەمبەری خوا فێری بوو، ئەو عیزەتە نەبایە کە ئەو بەکر لە پێغەمبەری خوا فێری بوو و لە دینەکەی فێری بوو، ئەم مەبدەئی بوونە نەبایە کە لە پێغەمبەر فێری بوو، ئیدی ئەو کاتی ئومەتی ئیسلامی گومڕا دەبوو جارێکیکە. ئەو بەکر هەموو ئەو کەسانێک کە ئەسوەدی موسەلیمەی کەذاب هەڵی خەڵەتاندن کردنیەوە جوندی بۆ ئیسلام و ئەم پەرچانی لەسەر ڕێگا لابردن و لە جیاتی ئەوەی کە ئەسوەدی عینسی و مسەلیمەی کەذاب و ئەمسالی ئەوانە بەکاریان بێنن بە هەڵە کردنی بە جوندی ئیسلام و توانی مقاومە و بەرهەڵستی فارس ڕۆیم پێ بکە. ئەمەیە عەزەمەت و ئەمەیە مەبدەئی بوون و ئەمەیە هاوڕێیەتی. زۆر سپاس دەکەین ئێمە دەرفەتمان نەما. سپاس بۆ مامۆستا حەسەن عەلی بانکخواز لە ڕانیەوە لەگەڵمانە بوو کە سەبارەت بە سەری ساڵی کۆچی بوو. زۆر سپاس دەکەین مامۆستا بابا دەبوون لەگەڵمان. ئەزیزان ئێستاش ناوبڕێکمان هەیە و لەگەڵتان بەردەوام بین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەناوی خوای گەورە دیارە هەمومان بە چاوی خۆمان نەخۆشی کۆڕۆنا و ناڕەحەتیەکانی نەخۆشی کۆڕۆنامان بینی. بۆیە بەکارهێنانی ئەم ڤاکسینی کۆڕۆنا ئەرکێکی هەنووکەیی هەموو تاکێکی کووردە. یەکەم لە ڕووی تەندروستی مرۆڤەکە خۆیەوە ئەگەر بێت و ئەم ڤاکسینە بەکاربێنێ خوا نەخواست تووشی نەخۆشیەکەیش ببێ بە ئاسانتر دەیگرێت و کەمتر تووشی ناڕەحەتی دەبێت. لە ڕووی کاری ڕۆژانەیشیەوە ئەگەر بیەوێ ئیشەکانی ڕاپەڕێنێ بەبێ ئەو کارت و ڤاکسینە ئیشەکانی بۆ ڕاناپەڕێت. لە ڕووی دینیەوە ئەرکێکی دینیە چونکە ئەگەر ئەو مرۆڤە ڤاکسینەکە بەکار نهێنێ بەهۆی ئەوە مرۆڤێکی تر تووشی نەخۆشی ببێ ئەمە گوناهی ئەگا چونکە بۆتە هۆکاری ئەوەی کە لە ڕێگەی ئەمەوە مسلمانێکی تر لە نزیکەوە بێتە هەڵگری ئەو نەخۆشیە کە ئەیتوانی لەوە پێش ئەو بەهۆی ئەو دەرزیەوە تووشی ئەو نەخۆشیە نەبێت. ئێمە لێرە وەکو لیژنەی باڵایی فتووا سلەیمانی داوا لە هەموو هاوڵاتیان ئەەکەین ئەوانەی کە ئەو دەرزیان بەکار نهێناوە ئەو ڤاکسینەیان بەکار نهێناوە هەوڵ بدەن کە ڤاکسینەکە لە خۆیان بدەن بەکاری بێنن بۆ ئەوەی تا هەموو لایەکمان پارێزرا و تەندروست بین. خوای گەورە هەموو لایەک بپارێزێت. لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن. کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر. پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕە هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینترنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان. پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن. بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. بۆ هەمومان هەیە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی دڵنیا بوونینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵایزان بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری دەچینە لای پەیامنێرانمان. سەرەتاش هاوکارمان ڕامیار عوسمان لە شاری سلێمانی وەردەگرین. ڕامیار سڵاوت لێبێ و سەری ساڵی کۆچیشت پیرۆز بێ. لە چ شوێنێکی لە شاری سلێمانی و زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین؟ بەڵە شوان لە ئێوە و لە تەواوی مسلمانانی جیهان سەری ساڵی کۆچی پیرۆز بێت. پشتیوان بەخوا ئینشاڵڵا بێتەمای خێر و خۆشی بۆ هەموو لایەکمان. بەڵە دیارە سەبارەت بە زانیاریەکانی ڕۆژی شاری سلێمانی ماوەی چەند ڕۆژێکە نرخی بنزین تقریبا 150 دینار دابەزیوەکە ئەوەش تا ئەندازەیەک ینی کێشەی بنزین دەوترێت ئەگەر بێت و زیاتر دابەزە چارەسەریەکات.
پێشتر بنزینی محەسن 1450 دیناری تێپەڕاند بوو کە ئێستا 1375 دینارەوە بنزینی نۆرمال 1350 بوو کە ئێستا هاتوۆتەوە خوارەوە نرخەکەی بووە بە 1200 دینار بنزینی سۆپەریش چەند دینارێکی دیکە دابەزیوە پێما بێت 50 دینارێک نرخی سۆپەریش دابەزیوە کە کەمترین هاوڵاتی ئەم جۆرە بنزینی تێدەکەن نرخی بنزین دەوترێت جیهانی ئەوەی کە دابەزیوە ینی پەیوەندی بە نێوخۆی هەرێمی کوردستانەوە نییە نرخی نەوتی خاو کە دابەزیوە ڕاستەخۆ کاری کردوتە سەر دابەزینی نرخی بنزین بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانی هاوڵاتیانە دەڵێن ئەگەر بێت و نرخی بنزین نرخی نەوت بەرز بێتەوە ڕاستەوخۆ نرخی بنزین بەرزە بێتەوە ینی دوای چەند کاتژمێرێک دوای ڕۆژێک بەڵام بۆ دابەزینەکەی بەم جۆرە نییە 25 دینار 50 دینار دێتە خوارەوە لە ئێستا کە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزیوە بۆیە ینی هاوڵاتیان داوا دەکەن نرخەکەی زیاتر بێتە خوارەوە بۆی کە ئەم گرفتە چارەسەر بکرێت چونکە ئێستا بەشێکی زۆریش لە هاوڵاتیان شوان پێنان بۆ سیستەمی غاز بردووە بنزینەکە گرانە هاوڵاتی ناتوانێت بەم پارە زۆرە بیکرێت بەشێکی زۆریان پەنایان بۆ غاز بردووە ئێستاش نرخی غاز ئەویش بە شێوەیەکی بەرچاو بەرز بووە ئێستا ئەگەر لە وێنەکانە بیبینن غازی LPG لە 350 دینارەوە لە ماوەی چەند مانگێکدا بووە بە 550 دینار ئەویش بەهۆی خواستی زۆر لەسەر غاز بەشێکی زۆری هاوڵاتیان کردوانە بە غاز ئەو سەبارەت بە بنزین سەبارەت بە دابەزینی نرخی شتومەکەکان و خواردەمەنی و ئەوانە لە بازار من قسەم کرد لەگەڵ چاودێری بازرگانی سلێمانی دەڵێ بە ڕێژەی 180 نرخی خۆراک و پێداویستی و خواردەمەنیەکان لە بازارەکانی هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانی دابەزینی بەخۆیەوە بینیوە ئەوەی شۆکارەکەی بەوە دەگەڕێتەوە کە گومرگ لەسەر هێنانی خواردن بە تەواوەتی لابراوە ئەوە شوای کردووە کە نرخی خواردەمەنیەکان لە بازارەکانە بە شێوەیەکی بەرچاوتر دابەزێ لە پاڵەوەشدا هاتنی بەشە خۆراکی عێراق کە ماگانە بۆ هەرێمی کوردستان و بە هاوڵاتیان دەینێرێت کە بە شێوەیەکی باشدا بەشەکرێەوە ڕۆن و برنج و کۆمەڵێک پێداویستی سەرەکی دیکەی خواردنی هاوڵاتیانی تێدایە وای کردووە کە ئێستا نرخەکان بە شێوەیەکی زیاتر دابەزێت سەبارەت بە سەری ساڵی کۆچی ئەمڕۆ لە بەشێک لە مزگەوتەکان ئەو یادە دەکرێتەوە واتە مسلمانان دەچنە مزگەوتەکان لە بازارەکانە شیرینی و ینی بابەتی دیکە دانراوە لە بازارەکانە بۆی کە ئەو یادە بکرێتەوە بە تایبەتی لە مزگەوتەکانە سڵاوەتان لەسەر پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مزگەوتەکانە هەیە و لە بەشێک لە مزگەوتەکانی سلێمانی ئەو یادە دەکرێتەوە لە هەمان کاتدا ئەمڕۆ لە شاری سلێمانی کۆڕبەندێکی ئابووری هەیە کە تیایدا باز لە ئەو گرفتانە دەکرێت کە بوونەتە هۆی بارگرانی زیاتر لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەو ئابووری کە ئێستا هەرێمی کوردستان هەیەی دەوترێت ئابووریەکی داڕوخا و داتەپیوە بەشێک لە شارەزانی ئابووری لەوێ تێدا قسە دەکەن ئەو هەنگاوانەی کە پێویستە بندرێت بۆ ڕاستکردنەوەی باری لاری ئابووری هەرێمی کوردستان تێدا چەندین پسپۆر هەیە کە قسەی لەبارەوە دەکات سەبارەت بە پلەکانی گەرما شوان خۆتان نەزانن ئێستا لە چلەی هاوینین بۆیە ینی پلەکانی گەرما بەبراو لەگەڵ ساڵی ڕابردوو تا ئەندازەیەک جیاوازی هەیە بەڵام پلەی گەرما ئەمڕۆ نزیکەی تا 45 بۆ 46 تێتەپەڕێت و پلەی بەتایبەتی لە نیوەڕۆیانە کە لە کاتژمێر 12 بۆ سەی دوانیەوەڕۆ پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو بەرز دەبێتەوە و ئەم شەپۆلە گەرمایی کە ئێستا هەیە بەپێی پێشبینەکانی کەژناسی باز لەوە دەکرێت کە تاوەکو هەفتەی ئایندەش بەردەوامی بدەبێت لە دوای هەفتەی ئایندەوە چەند پلەیەک پلەکانی گەرما نزم دەبێتەوە بەڵێ ئەوە زانیاریەکانی سلێمانی بوو شوان دەگەڕێمەوە لایەوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕابیا ڕوسمان لە سلێمانیەوە زانیاریەکانی بۆ گواستینەوە ئەزیزان دەچینە یەکێکی تر لە پەیامنێرەکانمان ئەویش سامان فەتاحە لە هەڵەبجەوە سامان سڵاوت لێبێ و کاتت باش هیوادارین باش بێت زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە بزانین لای تۆ چی باسە بەڵێ سڵاوتان لەبێ سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە لە زانیاریە گشتیەکانەوە دەست پێ یەکەم سەرەتا دوێنێ لە ناحی سیروان گەنجێکی تەمەن 21 ساڵ دوایەوەی کە تراکتۆرەکەی لێ دەخورێت دەکەوێتە بەر تایی گەورەی تراکتۆرەکەی و دەست بەجێی گیان لە دەست دەدات پۆلیسی هەڵەبجێژەوەی بڵاو کردەوە کە دۆسیە و لێکۆڵینەوە دەربارەی ڕووداوەکە دەکەن و پێکیانێناوە دۆسی تایبەتیان بۆ پێگەناو بۆ هۆکاری ڕووداوەکە چی بووە و دوێنێش لە ناحی سیروان بەخاکیان سپارد شەوی ڕابردوو بە بۆنەی کۆچەوە سەری ساڵی کۆچی 1444 کەرنەڤاڵێکی گەورە ساز کرا لە پارکی شاری هەڵەبجە کە بە بەشداری ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی سنووری پارێزگای هەڵەبجە و ژمارەیەکی زۆر لە زانایانی ئاین و بانکخوازان تێدا بەشدار بوون
بڵێوە دیارە لە سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان پێشوازێکی گرم لە سەری ساڵی کۆچی دەکرێەوە مسلمانان دڵخۆشن و پێکەوە کۆ دەبنەوە لە مزگەوتەکان و کۆمەڵێک پەرستشی ئاینی ئەنجام دەدەن و شیرین دەبەخشنەوە وەکەوەی کە ئارامیاریش لە سلێمانی ئاماژەی پێکرد ئەمە بۆ خۆی دڵخۆشیێک لای هاوڵاتیان دەرئەبڕێ وا دەکات بەهێزتر و باشتر بێکەوە کۆ بنەوە هۆکارێک بێت بۆ پێکەوە ژیان و برایەتی وانەوەرگرتن لە کۆچ و دەزین کۆچ شتێکی سادە نەبوو بەڵکو کۆمەڵێک گوانە و پەندی بۆ ئێمە بەجێ هێش کە لە تەوەرەی دۆمانە باسمان کرد لەگەڵ مامۆستایە کە چەندێک باس لەوانەکانی کۆچ بکەین کەمە و ناتوانین گرنگی تەواو بۆ بابەتە بدەین و هەروەها کۆمەڵک زانیاریشیان بۆ گواستینەوە کە سەبارەت بە بەنزین و دۆخی هاوڵاتیان لە ڕۆژانە و بە گشتی چی ڕوودەدات لە شار و شارچکەکان و بزانین هاوڵاتیان چۆن بارودۆخ تێدەبڕێن وەک دەزانین کۆمەڵک قەیران و کۆمەڵێک گۆڕانکاری هەیە لە بەرزبوونەوەی پێداویستی نرخ و کۆمەڵک لەو شتانە ئەمڕۆ پەیامێرانمان بەو زانیاریانە وەردەگرین و ئەمانەوەی کە زیاتر زانیاریمان بۆ بگوازنەوە بەڵام ئێستاش پێش ئەوەی بچینەوە لای سامان کە لەگەڵمان نەماوە ڤیدیۆیەکمان هەیە پێشکەشتانیەکەین ئەویش سەبارەت بە سیمینارێکە لە سەر خۆپاراستن لە شاری هەولێر هەوکردنی ڤایرۆسی ژگەرێکێکە لەو بابەتانی ئێساکە لە هەرێمی کوردستان زۆرێک لە هاو نیشتیمانیان تووشە بن کۆمەڵێک گرفتەیە یا گوازراوەیە یا خودت هۆکارەکانی و وەروە چۆنیەتی توشببوونی وەروە بێگومان پارێزگاریکردن و خۆپاراستن باشترە لە چارەسەرەکان لە شاری هەولێر سیمینارێک کراوە دەربارەی خۆپاراستن لە هەوکردنی ڤایرۆسی جگەر پێکەوە بینەریەوە ڤیدیۆ دەبین. کارمەندەکان کە پێشتر خۆیان بپارێزن ڕێنمایەکانی خۆپارێزی کە کۆنتترۆلکردنی پیسبوون پێی دەڵێن بەکاربێنن تاقیمکردن و بەکارهێنانی دەستەوانە و سوشتنی کەلوپەلی پزیشکی ئەوە یەک دوو خۆیان بکوتن هەموو کارمەندەکان هەروها بەنسبەت پەیوەندی سێکسی ئەمە لە کۆمەڵگایمە تەبعاً زۆر کەمە بەڵام لەگەروەش هۆشیاری زۆر گرنگە لە هاوڵاتیان کە خۆیان بەپارێزن توش نەبن لە پەیوەندیەتی سێکسی مەترسیدار کە دەبتە توشبوونی یعنی هاوکردن طبعا لە کۆمەڵگەی مادەی هۆشبەر زۆر کەمە یعنی تاقریبانی وەکو کۆمەڵگایت کە نییە نەکو بە خۆی بە ڕێگای دەرزی سرنجی بەکار هاتوو کە ئەوانێک مادەی هۆشبەر لە خۆیان دەدەن بە ڕێگای سرنج ئەوانش توش دەبن ینی بەس لەکنەمە ئەوە طبعا نییە تقریبا. ئەو یادە دەکرێتەوە لەبەر سیاتە خەڵک هۆشتا بکرێتەوە دەربارەی ئەو ڤایرۆسە چونکە ڤایرۆسەکە کەوا بۆ ماوەیەکی دوور درێژ ناولەش ئینسان دەمێنێتەوە ئەگەر بێت و چارەسەری خۆی نەکا متابعی خۆی نەکا فاسی خۆی نەکا بین نابین سەردانی دکتۆر نەکاتن لەوانەیە دەبێتە هۆکار لە بۆ ئەوەی کە بتە درێژخایەن کە بۆ درێژخایەن زگەری دەڕزێتەوە تووشی سەرەتانی زگەر دەبێت یان زگەری دەبتە شەمێ بۆی ئێمە دائیمەن متابعی نەخۆشەکانی خۆمان دەکەین ئەو هۆکارانێکەوە دەبتەوەی گواستنەوە یەکەمیان ڕێگای سێکسیە کە زۆر بڵاوە لە هەموو جیهان دووەمیان ڕێگای مخدراتە دەرزی پیسبوو سێمیان ڕێگای عملیاتە گەبێت و ئەو دەستگانەی کە عملیات پێ دەکرێتن پاک نەکرێتەوە چارەمیان ڕێگەی لەدایک لە بۆ منداڵ دەگوازرێتەوە لە کاتی لەدایک بوون پێنجەمیشیان تاتۆ مەساج ئۆشتانە ئەگەبێت و ئەو کەلوپەلێکە بەکاردێنی پاک و خاوێن نەبیتن دەبتەوەی گواستنەوە باشترین خۆپارێزی لە بۆ زۆری بی ئەوەی خۆمان بکوتین هەتا تووشە ڤایرۆسە نەبین بەڵام زۆری سی کوتانی نییە بۆیە دەبێت ئەو ڕێکارانێک کە باسمان کرد لێ دوورکەوینەوە تاکو تووشە ڤایرۆسە نەبین کوردستان لە چاو وڵاتەکانی تر لەبەرەوەی ئەو ڕێکارانەی کەوا باسم کە لە بۆ گواستنەوە هەمومان گرتە بەر فاسی بتەقینەکان دەکەین بیانی کە دێفاسیان دەکەین پێش عملیات فاسی نەخۆشەکان دەکەین دایک ئەگەر ڤایرۆسی هەبوو منداڵەکەی چارەسەر دەکەین بۆیە ڕۆژ بە ڕۆژ لە کوردستان بەرەو کەمی دەڕوا ئەگەر ئاماری 2014 200 کەسمان هەبوو ساڵێ ئێستا احتمال ساڵی 80 نەفەرمان نییە تووشە ڤایرۆسە بیتن ئەغلبیشی چارەسەرمان هەیە چونکە لۆ لە نەخۆشخانە ڕزگاری بنکەی تایبەتمەندانایە دەرمانمەندانە ئەو کەسێک ڤایرۆسی هەیە پێویست بە علاج بدەین نێوەندە دەرمانی خۆی وەردەگری و چارەسەر دەکەین کە چارەسەرمان کرد نەخۆشمان کەمتر دەبی کەمتر خەڵک توش دەبی.
بەڵێزان دەچینەوە لای هاوکارمان سامان فەتا لە پارێزگای هەڵەبجە دیارە لە پێشانگایەک بوو لە پاڵ باسکردن لە چالاکیەکانی دەربارەی سەری ساڵی کۆچی لە پارێزگای هەڵەبجە دیارە چالاکیەکیش هەیە بۆ کۆمەڵێک بەروبووم وەک لە دیمەنەکان دیار بوون دەنگی نەما سامان بۆمان باسکەیە ساکە لەکوێیت وەروەها و چالاکیە چی دەگوزارێت لەوێ و بەرهەمانە چین لەوێ نمایش کراون. بەڵێ شواناوجان گەشتمە هەفتە بازارەکە و سەوتم نەما درێژە بە زانیاریەکانە دەم لێرە هەفتە بازارێکی کشتتوکاڵی کراوەتەوە دەربارەی ئامانج لە هەفتە بازارەکە ساکردنەوەی بەروبوومە کشتتوکاڵی و کشتتوکاڵەکانی سنووری پارێزگای هەڵەبجەیەکە ڕەخساوە بۆ بەشێکی زۆری جوتیارانی سنوورەکە بۆی کە بەرەمەکانیان هەر لە کاڵک و لە شووتی و لە تەماتە و لە بابەتە جۆرە و جۆرەکانی دیکە لەم هەفتە بازارە بخرێتە ڕوو من ئەچمە لای یەکێک لە ئەو کاسبکارانی کە لێرە بەرەمی لێرە خستوەتە ڕوو کاک نافع سڵاو لێبێت تۆ بەرەمەکانی بە وشکی خستوەتە ڕوو وابزانم باسی چانم بۆ بکە چاوەکەی منی بەخێن سەر چاو زۆر خۆشحاڵ بوون ئەمڕۆ بکردنەوەی ئەم پێشانگایە ئەم هەفتە بازارە هیوادارم سوودی بۆ هەموو لایەکە بێت بەخێبێنەخوا ڕاستی شتەکانی من هەمویان شتانی بەهاری یان هاوینە یا زستانە لە هەموو وەرزەکانە بەکاریانێنن لەوانە تووە هەڵوژەیە مێوژە بەهاراتەکانە مێناوە زەتی زەتونە ڕووبە نارە دۆشاوە ئەمانە مێناوە تۆزێک هەفتە بازارەکە بە چۆڵی بینم بۆچی جوتیارە نهاتون بەدەم ئەم هەفتە بازار ڕاستی 2 ساڵ پێشە ساکرایەوە ئیتر ئەگەر ڕێخستنوشتیان بۆ نەکردبێ یان ئاگادارکردنەوەیان نەکردبێ شتێکی سەرەتایی هیوادارم ئەمە بێتە هەنگاوێک بۆەوەی ساڵانی تر یا ڕۆژەکانی تر قەرارە هەفتموو هەفتەیەک 2 ڕۆژ بگرێتەوە هیوادارم پەری بێ بترێت هەفتە بازارەکە بەگشتی هەفتە بازارەکە هەنگوینی تایە شتی سەوزەی تایە میوەکانی تایە مشتانی تایە خواردنی تایە شتانە کوردەواریەکانی زۆری تایە باسی چ ئەمە بۆ بەزان ئەمە چیە؟ ئەمەی کە هەمانە هەزبێلەیەکەوە هەزبێلەی دێمیمان هەیە لەگەڵ هەزبێلەی باخ و لە خۆشمان لە ناو زەرعات و شتەکان ئایانکەین بەکارێنن بۆ ناو ئەو شفتە حیاتەکە لەگەڵ نۆکا و ئەمانە تام بۆ چێژێکی تایبەتی بێبەخشێت لەم هەفتە بازارانە سیارەکانی ژەرزان تۆزێ وایە بەڵێ بەتەکی دەبێ هەرزان بێت لەبەرەوەی خەڵک ڕووی تێ بکات لەبەرەوەی جیاواز بێ لە بازار کە خەڵکی ئەڕوات لێرە شتێکی گەشتنی وەکو گەشتیاریشی گەشتێکی لێت کە خەڵکی تێرە ئەمە گرنگە هەفتە بازارانە بۆ ئێوە بتوان لێرەوە لە ڕێی ئەم هەفتە بازارانەوەمان ساڵ هیوادارم کەوا بەڕێوەبەرایەتی کشوکاڵی هەڵەبجە ئەمە بکەیتە سەرەتایەک و هەموو ساڵە گرنگی پێ بدات و هەموو هەفتەیە بکرێتەوە بۆ ئەوەی کەوا کەسانێکی کە توانایەوەیان نییە لە بازارەکانە دوکانێ بگرن لێرە بێتەوە کار و هاندەر بۆیان بەخێبێن سەر چاو سەلامەت بەڵێ شوان دیارە سامان باست لە هەفتە بازار کرد ئەم هەفتە بازارە بڕیارە هەفتانە واتە لە هەفتەی لە چەند ڕۆژە هەبێ هەفتەی 1 ڕۆژە بۆ نمونە بەس شەمانە یاخود ڕۆژی تر هەیە بە دیاریکراوی لە یەک شوێنی شاردایە و هەروەها چەندێک دوکان یاخود با بڵێن فرۆشیار لەوێ ئامادەن و هەروەها گەر باسێکی ورتری نرخەکان بکەی کێ سەرپەرشتی تەواوی چاودێری ئەو بابەتەیەکە چکە هەفتە بازارەکان زۆر گرنگن بۆ شارەکان و بە دیاریکراویش تەنها بەرهەمی کشتتوکاڵی با بڵێن جوتیاران تێدا نمایش دەکرێت دەفرۆشە یاخود لە پاڵیشا کۆمەڵێک بەرهەمی تر هەیە. شوان ئەم هەفتە بازارە 2 ساڵ پێش ئێستا کرایەوە لە خوار بازگەی هەڵەبجەوەیە بازگەی زەمەقی پێ دەڵێن کەمێک دوورە دەستە بەڵام زۆر سپاس بۆ پامنێرمان سامان نەیتوانی لەگەڵمان چاو بێت ئەزیزان بڕگۆ بابەتەکانی پامی ڕۆژمان پێشکەشکردن هیوادارین سوودتان لە بینی بێتوانی بێتان کاتێکی باش لەگەڵ ئێمە بەسەر بەرن هیوادارین بەدڵتان بوو بێ خواتان لەگەڵ و خوا ئاگادارتان بێت خواتان لەگەڵ